بناوی خی گەورم هیرەبان سڵی خی گەورتان لە بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێیان خوشحاڵین لە بەرنمەیەکی تر و بەیانێکی تری پەیامی ڕۆژ بە خزمەتیەوە ئێزی شادبینەوە بۆ ئومێدێکە لە هەر جێگایەکەم ڕۆژێکی خێر و بەرەکەتان هەبێ و ئاسوود و کامران بن لەگەڵ هاوکارانمان کۆمەڵە بگەواوتمان بۆ ئامادەکردوون هیوادارین تا کۆتایی بینەرمان دەست خۆش سەنە بەیانی باش. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستانمان ئەمڕۆژ بەرنامەی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون دەخوازیین کە تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی ئەو بڕگە و بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. تەوەری یەکەماندا باز لە چاودێریکردنی بازار و کۆنتڕۆڵکردنی نرخەکان دەکەین. ناوە زۆرێک لە هاوڵاتیان پێمان دەڵێن کە بەرنامەی لەو بارەیەوە ئامادە بکەن کە بزان بۆچی نرخەکان بەشێک لە نرخی کاڵاکان بەرز بۆتەوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و لەم چەند ڕۆژی ڕابردوودا بەرزبوونەوەی نرخی دۆلار تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بەشێک لە کاڵاکان نرخەکانیان بەرز بێتەوە. وەروە باز لەوش دەکەین کە شێوازی چاودێریکردنی بازار و کۆنتڕۆڵکردنی نرخەکان چۆن ئەنجام دەدەێت لەلایەن لیژنەکانی قایمقامێت و ئەو لیژنانی کە سەرپەرشتیاری نرخەکان و کوالیتی ئەو کاڵایانە دەکەن کە لە نێو بازارەکاندا هەن. لە چەوریەکەی بەرنامەکەماندا لەگەڵ کێبوو تینەکەمان بەڕێبەری چاودێری بازرگانی سلێمانی بوو گفتوگۆ دەکەین کە زانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە. بەڵێکگەنیان لە ڕۆژانەیە نرخی دۆلار گەیشتە 150,000 لە بینی ئێستا لە بینی 149 بۆ 50 یاریەکە ئەمش کاریگەری زۆر خستووەتە سەرەوەی کاڵاکان ئەو بەرهەمانەی کە ناو بازاڕان گران ببن بە تایبەت ئەو بەرهەمانی کە لە دەرەوە دێننەوە هەرێمی کوردستان چونکە ئەم مامەڵانە زیاتر لە ڕێگەی دۆلارەوە ئەکرێ. بەڵێ ئازیزان لە تەوەری دومی بابەتەکەمانە باس لە پشتێکی کۆمەڵایەتی و خێزانەکەین کە ئەویش بریتیە لە بابەتی هەڵەباوەکانی پەروەردەکردن لە ناو خێزانە بزانێکین ئەو هەڵانە کامانن کە ئێمە ئەنجامی ئەدەین لەگەڵ تاکەکان ناو خێزانەکانمان چاوسەرەکان لەگەڵ یەکتر بە یاخود مناڵەکان بە تایبەت دایک و باوکان بەرامبەر مناڵ یاخود مناڵ بەرامبەر دایک و باوکە بێتە هۆی دروستبوونی پەروەردەیەکی هەڵە بۆ نەوەکانی ناو خێزانە. لێرە تۆژێری کۆمەڵایەتی بەڕێز میوانمانە بێت و گفتوگۆکەین دەربارەی ئەو بابەت. وەلەسەنا زۆر جار کۆمەڵی ڕەفتار لەوانی دایکان و باوکان لەگەڵ منداڵەکانیاندا بینوێنن کە لای خۆیان پێیان وابێ ڕاستە یان بەو شێوازە دەبێت پەروەردەی منداڵەکانیاکە بەڵام ئەمە لەوانەیە هەڵە بێت وە دوجار کاردانەوە هەبێت لەسەر منداڵەکە لەوانەیە زۆر جار شکاندنی منداڵ تووڕەبوون لە منداڵ لە نێو مەزری لە نێو شوێناندا لەوانەیە دایک و باوکە هەستکاکە منداڵە ئاقلە بێ بۆ شێوازە یاخود ناومێدکردنی کۆمەڵی بابەتی دیکە لەو تەورێماندا گفتوگۆی زیاتی لەسەر دەکەین. لە تەوری سێمی بەرنامەکەماندا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر بەش پێشانگایەکی بەرهەمی خۆماڵی کرایەوە کە چەندین کاسبکارتەیدا بەشدار بوون. لەو بارەی و هاوکارانمان تەوەریکیان بۆ ئامادە کردوین کە گفتوگۆ دەکەن لەگەڵ کاسبکاران و ئەو دیمەنانی کە لەو پێشانگایەدا هەیە سەبارەت بە فستیڤاڵی خۆماڵی و گرنگیدان بە بەرهەمە خۆماڵەکان بۆ ئێوەی ئازیز باز دەکەین لە تەوری سێمی بەرنامەکەماندا. دەست پێک دەچین لای کەشوە بزانین ئەمڕۆ بزانێتین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرمان لە
بەڵێ ئازان و خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین سەبارەت بە چاودێریکردنی بازار و کۆنتڕۆلکردنی نرخی ئەو کاڵانی کە لە نێو بازاردا هەن ڕێی شێوازی کۆنتڕۆلکردنەکەی چۆنیە و ئەگەر کەسێک سەرپێچی کردووە نرخی کاڵەکانی بەرز کردەوە لیژنەکان چۆن سزای دەدەن. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاکسۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی. کاکسۆران یان زۆر بەخێر بێت. سڵاو لە گوێکران و بیسەرانی خۆشەویست. خوا بەخێر بێت. کاکسۆران لەگەڵەوەی کە زۆرێک لە هاوڵاتیە مازلەوە دەکەن کە نرخی دۆلار بەرز بووەوە ئەمە کاریگەری هەبوو لەسەر شمەک و کاڵاکان لەم چەند ڕۆژی ڕابردووە بە ئێستاشەوە. بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ. بەرزبووی نرخی دۆلار تا ئێستا تەسیر نەکردووە سەر دۆخی بازار لەبەرەوەی خۆتان نەزانن یعنی نرخەکان ڕۆژێک 1000 زیادکە ڕۆژێ 1000 کەم بکات وەکو ئەو ساڵی پار نییە کە بەگەت جار قەفزەیەکی یا دۆلار 125,000 بەرزبوونەوەی بەخۆ بینی. ئەمە تاسیرێکی زۆری کردە سەر بازار. بۆ نمونە ئێستا نرخەکان لە 147,000 بۆ 149,000 بۆ 149,000 تێر ناپەڕێ. هەی نەگەشتە 150 نەبینیەوە تا ئێستا. لەبەرەوە ئەو کاڵەشمەکانی کە هەیە لە ناو بازارەکانی ژاهێنی ماوەی پێشووە. ئەوە نییە بڵین بۆ نمونە ئێستا بازرگانێک کە ڕێبێتی بە نرخی گران. لەبەرەوە ئەوە ئێمە تێبینیمان کردووە لەو لیژنێکی تایبەتیشمانێ لیژنەی نرخەکان کە ڕۆژانە وەرەگیرێ هیچ جۆرە گۆڕانکاری نرخانە ڕووی ناوە. زۆر باشە کاکسۆران سیاسەتی چاودێریکردنی ئێوە بە بازار چۆنە؟ بەڵێ ئێمە هەموو ڕۆژێک بەیانیان لیژنەی تایبەتمان هەیە لیژنەیەکی تایبەت ترمانەیە لیژنەی نرخە کە ئەمە هەموو ڕۆژە نرخی سەرجەم شمەک و کاڵا پێداویست ڕۆژانە وەرەگرێ و دوای ئەوە بەراوردی نرخەکانەکە بۆ نمونە ئەمڕۆ کاژێت لە بازار سیرەکە زەیت بەرزبوونی بەخۆبووینە بۆ نمونە ئێمە لەوە کارەکەی کۆڵینەوە بزانین ئەم بزیتە بۆ بەرز بۆتەوە ئەو کارەکەی دەرەچیە یا ناخۆییە ئەوە خۆتان نەزانن ئەوە بوو بۆی شەڕی رووسیا ئۆکرانیاەوە زەیت و ئار بەشێکی بەرچاو بەرزبوونی بەخۆبوونی لەو ماوەیە هەمووتانێ 500 دلاری چۆسەر ئەمە دەسەڵاتی کەسیتیانە لەبەرەوە لە مەزدە دەرەکیەکەەوە بەرزبووی بەخۆین بەس ئەگەر زانیمان کۆمپانیا گەڵەسێ بەرزکوی نرخەکان یا فرۆشگای گەڵەسێ بەرزبوونەکان ئەوە ئێمە یەکسە بڕیاری تایبەتمان هاوسین بە داخستری ئەو شوێنە ئەمەژت بە ئارد کرد بۆ منێکی لەو بەرەمە گەنم و ئەوانە تا ئێستا دانا بەزیێتەوە لەگەڵ ئێستا ئەو نرخەی کە پێش شەڕی ئۆکرانیا و رووسیا هەیبوو بۆ نمونە و کاتە فەردەیە ئارد تورکیەکە کە زۆربەی داناوە سەموخانەکان بەکارن بە 36,000 دینار بە 37,000 دینار بوو کە ئەو شەڕی ئۆکرانی و رووسیا بوو بۆ 50,000 دینار ئێستا دو ئەوەی هەناردەی گەنمی رووسی ئۆکرانی کرا بە بازارەکان 6,000 دابەزیوە یعنی ئێستا فەردەی ئاردی تورکی کە نانەوە سەموخانەکان بەکارن بە 44,000 دینارە ئەمە کێشەیەکی زۆری بۆ دروستکردین وەختی خۆی خۆتان زانیتان و بینیشتان کە نانەوە سەموخانەکان چەند جار کۆبوونیان لەگەڵا کردین ئەو بوو کێشی سەمون بە وەگەڵ لەگەڵ نانە گۆڕانکاری بەسەراهات و لە عەدەدەکەشە گۆڕانکاری بەسەراهات بووە 6 نان بە 1000 دینار لەگەڵ 8 نان بە 1000 دینار 6 سەمون بە 1000 دینار لەگەڵ 8 سەمون بە 1000 دینار بە کێشی جیاواز. زۆر باشە کاکسۆران ئەگەر ئێوە بزان لە ناو بازارە یەکێک لە فرۆشیاران کاڵاکەی بە نرخێکی زۆر زیاترە فرۆشێ لەوەی کە لە بازارە خۆ هاوپیشەکانی ئەیفرۆشن ئێوە ئیجراعاتەکانتان چۆنە لەگەڵ بەڵێ ئێمە یەکەم ئیشی سەرەکی ئێمە کە لیژنەکان ئەچێتە شوێنەکانەوە نرخەڵواسینە بۆ نمونە تۆ چیتە مارکێتێکەوە چیتە نیوە فرۆشێکەوە چی وشکە فرۆشەکەەوە هەموو نرخەکان هەڵواسراون وەدو ئێوە ئێمە کە بزانین لە مارکێتێک و مارکێتیان لە فرۆشگای و فرۆشگایەکی تر هاوڵاتیەک برنجێکی کڕێ بۆ نمونە لێرە بە 11,000 لەو شوێنی تر ئەینەن نەوە ئەو ئەینەن ئایتم بە 12,000 ئەو لە ئێمە گران فرۆشیە یەکسەر داخستن بۆ شوێنەکەکری لەبەر ئەوە لە مەسەلەی گران فرۆشیە پسڵی سەرپێچوانی بۆ ناکرێت بڵی غەرامەکرێ و دوای ئەو لە بۆنەوە ئاهانگانیشە خۆشتان بینویتانە لە کاتێکەوە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە کاتی جژنەکانە ئێمە چڕوپڕتر لە ناو بازارەکانیان بزین بۆ ئەوەی نرخەکان بەرز نەبێتەوە. زۆر باشە بگومان پێشووتر ئاماژت بۆ کرد کە بەیانیان لیژنەکانتان دەگەڕێن زۆر جار دەمە ئێواران زۆرێک لە نێو بازە بە تاوی لای مزگەوتی گەورە و چەندین خۆراک و بابەتی شیرەمەنی و زۆر شتی کە هەیە کە لەو ناوەدەدا ئەنرێت ئێوە چۆن کۆنتترۆلی ئەمەکەن هەم لە ڕووی ماوەی بەسەرچوونی هەم لە ڕووی نرخەکانی کە بەشێکی زۆریان زۆر هەرزان لە بڕی مودەتی ماوەی بەسەرچوونی زۆر کەم بووەتەوە. بەڵێ سەبارەت بە ئێواران و عسران و شەویش ئێمە لیژنەمان هەیە ئەوە دانراو بە پێ و بەرنامەی کە لەلایەن لیژنەکانەوە سەرپەرشتیەکە سەرۆکیەوە بکەوە ئێواران خۆتان نەزانن لە ئەوە لە هەموو شوێنێکی دنیا هەیە ئەرزی تایبەت هەیە بۆ فرۆشتنی ئەو کاڵەوشمەکانە ئێمە بڕیاری تایبەتمان هەیە بۆ ئەو کاڵایانەی کە هەیە لە بازارەکە بۆ نمونە ئیمڕۆ 6 دوانزەیە لیژنێکمان چێتە بازارەوە چێتە مارکێتێکەوە
مادەیە گرێ 6:12 لەسرە ناتوانین بیگرین تا 12 شەو لەبەر ئەوە حەقی مافی خۆیەتی و مادەی بفرێت تا 12 شەو بەس ئەکەوێتە سەرچەکەی سەر وشاری هاوڵاتی یعنی ئێمە هوشیاری هاوڵاتە زۆر باش بوو لە شاری سلێمانی ینی ماوەی ئێستا تۆچی لە مارکێتێک و ئەگەر مادەیەک مانگیشی ما بەجاری وان نایکڕی لەبەر لەوانێت سەرفی نەکەیت بۆیە ئەوەی کاتوێتەوە پازارەکانەوە نمونە لەبەر مزگەوتی گەورە لە شوێنەکانە عەرزی تایبەتی بۆ کرێ ئەگەوێتە سەر هاوڵاتی و دوای ئێمە وەکو ئاماژەشم پێ ناتوانین بگرین تا ئەو کاتەی ماوەکەی تەواو بێ ئەوە بڕیارێکە لەلایەن بڵێن وەزارەی تەندروستی و وەزارەتی بازرگانی و ئەوانەوە بۆمان هاتووە بە پێی ئەو ڕێنمانە ئەمی شەکانەکەین. کاک سۆران کۆمەڵێک شتمان هەیە بەرهەمی خۆماڵین یاخود توانین بڵێم شتانە لە سنوورەکان نایەن لە ژوورەوە تاوەکو بە کۆنتڕۆڵی جۆرێک و مرگ و ئەوانەیە بڕۆن ئێوە چۆن لە کوالەتی ئەم شتانە کۆڵنەوە یاخود ئەو نرخانی کە بۆ ئەم بەرهەمانە دیاریەکرێ ئێوە لەسەر چه ئەساسێک لایەنە کۆڵنەوە؟ بەڵێ ئێمە دەستخۆشی لە بەرهەمی ناوخۆکەین لەبەر ئەوەی ینی بنبڕی ئابوورێکی بەهێز بەرهەمی ناوخۆیە یعنی ئێستا تۆ سەیریکە بۆ نمونە لە کاتی پێگەشتنی هەنارە لە کاتی پێگەشتنی گەنمە لە کاتی پێگەشتنی پەتاتەیە ئەمانە هەمووی ئەم جوتیارانی خۆمان بە دڵخۆشیەوە کێمە دەستخۆشییان لێکەین و پاڵپشتی باشیشانین بۆ ئەوەی بەرهەمی ناخۆ زیاد بێ و بەرهەمی شیرەمەنیەکانیش بە هەمان شێوە ئەمە لەلایەن تەندروستیەوە تیمەکانی تەندروستیەوە پشکنین بۆم ماست و شیرەمەنی و خواردنانە ئەکرێت و دوای ئەوە ژمارەیەکی مۆڵەتیان هێنێ کە بۆ ئەلبەوە دایانلێت و ئێمەش سەرپرشتیانەکەین و لەبارەی بەرەو بەسەرچوون و نرخەکانەوە بەرهەمێن خۆماڵی خۆتان نەزان لە هەموو شارێک و لە هەموو وڵاتێکە نرخی بەرزتر لە بەرهەمی دەرەچی چکە خۆماڵیە پێچوونەکەی زۆرە و ئێستا ئەوەی کێمە تێبینیشمان کردووە زۆربەی ئەو شمەکە و کاڵایانەشی کە هەیە بۆ نمونە کە ئێستا بۆ بەرهەمی سپێک و ئاماژەمان پێیا چەندها کێڵگەمان هەیە کە ئێستا هەستاوم بە بەرهەمێنانی شیری خۆماڵی و دوای ئەو ماستی خۆماڵی کامە جگای دەستخۆشی ئاستەر سەبارەت بەوە ئێستا بەشێک لە شارەکان هەنێک کارگە دروست بوو ئێوە چاودێری ئەو کارگانەژەکەن لە ڕووی کوالەتی لە ڕووی نرخەکانەوە کە بەرهەمەکانیان خەنێ و باڵ تایبەت کارگەی شیرەمەنیوانەکە بۆ ئاماژت پێ سەبارەت بە کارگە وەکو ئاماژەم پێیا ئێمە گەشتە پێدانی پیشسازیمان هەیە ئەمانە تیمی تایبەتیانەیە کە سەردانی و کارگاناکەن و ئێمە شاوەشین لەگەڵیانە و دوای ئەوە کە بەرهەمەکانی شارەکەی بازار بە پێی مواسفاتی عێراقیە بۆ نمونە لیبڵەکەی بەرواری بەسەرچوون و بەرهەمێنانەکەی بە پێ مادەی ئەو ماوەی بۆی داری کراوە واش کەسێکیش پابند نەبێ ئێمە وەکو لە ماوەی پێشووە ماستێکمان بوات بوو لە شوێنێکەوە بلانی ناڵین سیرمان کە بە پێی مواسفاتی عێراقی نیە دەستمان کرد بەسەریە دوای ئەو نارمان بە پشکنین هەم بە بەرهەمی ناخۆش بوو خۆماڵی بوو سیرمان کرد بە پێ مواسفاتە نییە تەلەفمان کرد و شوێنەکەمە غەرامە کرد. باشە کاک سۆران ئێوە تەنها چاودێری وەکو فەرمانگەی خۆتان تەنها چاودێریتان لەسەر خواردن و بەرهەم خۆراکیەکانە هەر کاڵایەکی ترکە لە بازاڕا بفرۆشن هەرچی شتمەکێک کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی هاوڵاتی و هەوی ئێمە چاودێریەکەن یعنی ئەوە نیە بەس خواردن بۆ نمونە میوەیە وشکەیە گەنجینەکانە شوێنەکانی ترە لەبەر ئەوە ئەمانی پەیوەندەکانە لەبەر ئەوە هەر شتێک کە پەیوەندی ڕاستەخۆ و ئاماژەم بێ ژیانی هاوڵاتیانەوە بە ئێمە سەرپەرشتێکن و پەیوەندی پێوەکەین. سەبارەت بە ئارد کاک سۆران زۆر جار باز لەوە دەکرێت کە من بیستمە لە نێو خزموانەیە کە نان دروستەکەن لە ماڵە بەشێک لەو ئاردانە کوالەتیان زۆر خراپەوە هەر بە کەڵک نایە بە تایبەت واردێکە لە بەشە خۆراکە درێت ئەمە ئێوە چۆن چاودێریەکەن و چۆن بتوانن بۆی کە هاوڵاتی هەروەری شێگرێ سوودمەند بێت لەو ئاردە بەداخەوە ئەو دەنگویەکە کە هەیە لە ناو بازرگانەکانە بڵاوەکەنەوە لەبەرەوەی ئەو ئاردە ئەو گەنمە کە هێتە ئاشەکانەوە خۆتان نەزان ئەو ئاشانە هەمووی بەستاندەری جیهانی ئەو گەنماکە بە ئارد و دوای ئەوە تیمی تایبەت هەیە کە سەرپەرشتی و ئارداکات ینی بەداخەوە ئێمە مانگی 23,000 تەن گەنمە کرێ بە ئارد بۆ هاوڵاتیان ینی ئەم 23,000 تەنە چی لێت ئەکرێ بە نانیش ینی بۆ منێسا دەوروبەری شاری سلێمانی قەزا و ناحەکان باز لەوە کرد بێت تێکەڵی ئاردێکی کوالەتی زۆر باش خۆی ئەزانین چۆنە خۆی گەنمی خۆماڵی ئێمە کە هەمانە بەڕاستی وەکو مواسفاتی گەنمی دەرەکی نییە ئەمە یەکێشەکە وەختی خۆی کە ئەو گەنمە ئەکرا بانان بە ئارد لە سا 65 گەنمی دەرەکی تێغەڵەکرا ئێستا کە گلەیەک هەیە لەسەر ئاردەکە هی گەنمەکەیە ینی پێی ئەو مواسفاتە نییە بۆ نمونە لە دەرەجە دوایە دەرەجەیەک نییە دوای ئەو تێکەڵ ناکرد لە سا 65 دەرەجە بڵێن دەرەکی بوو لە سا 35 خۆماڵی بوو یعنی ئەمە وای کرده بوو وەختی خۆی بە شوێکی بەرچە و ئەو ئاردا کەوتە بازارە و ئەفرۆشتەوە ئێستاش بە هەمان شێوە ئێستا و ئاردێک کە هەیە فەردەی 30,000 نارەکات یعنی ئێمە ڕۆژانە کە نرخی وەرەگرین ئەگەر ئەم ئاردە باش نەبێت چۆن 30,000 نارەکات لەبەرەوە
ئەو دەنگویەکە هەندێک کەس بڵایەکات و بۆی هاوڵاتی وەری نەگرێ و ئێمە چەندها شوێنی ژەیەک ئێستا بەکاری هێنێ وەکو ئاماژەمان پێیا تێکڕڵیەکە لەگەڵ ئاردە دەرچەکەیە. سۆران ئەوەندەیەوە لیقەتتاندا بێ سەرنجتاندا بێ ئەو هۆکارانەکەمان کە گۆڕانکاری لە نرخا دروستەکەن لە ناو بازاڕە هاوڵاتیان جاری وە هەیە دەنگۆیەک بڵاو بێتەوە کە نرخی فلان کاڵا بەرزە بێتەوە هەمووی بەرە ڕۆی و کاڵایارەوە و لە بازارەکان و کاڵای ئەکرای بۆی هاوڵاتی شۆشیاری هەبێت شتێکەوە کە نرخی ئەم کاڵایانە لە بازاڕە مجموعی هۆکار هەیە بۆ بەرزبووی نرخەکان. یەکێک لەوانە وەکو ساڵی پارکە بینیمان نرخی دۆلار بەرزبوونی بخۆ بینی. بۆچی؟ لەبەرەوەی سەرجەم ئەو شمەوە کاڵانێکی هەیە لە دەرەوەی هەرێم هەمووی بە دۆلار مامەڵی پێواکرێ. کاتێک کە دۆلار لێرە بەرزە بێتەوە ئەو کەسە بۆ نمونە 1000 تن برنجی کڕیوە ئەبێ ئەم 1000 تنە بە دۆلار بینێرە بۆ شەریکەیە. لەبەرەوە ئەمە یەکێکە لە سەرەکە لە هۆکارسێکیان. هۆکارێکی تر هۆکاری سیاسیە، هۆکاری دەرەکیەکانە بۆ نمونە ئێستا بۆی شەڕی ڕووسیا ئۆکرانیەوە وەکو ئاماژەمان پێیا زۆربەی شمەک لە بازارەکانە بەرز بۆ بە زۆی کێمە تێبینیماکە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان نرخەکان بە نۆرماڵی مایەوە. لەبەرچی لەبەرەوەی هەموو گەنجینەکان پڕبوون لە خواردن و دوایەوە بیریشمان نەچێت ئێمە وەکو ئاماژەشم پیاوە مەستەر بە شەخۆراکی هاوڵاتیان کە ئێستا لە ناو حکوومەتی عێراقیەوە دابەشەکرێت ئەمە تەئسیرێکی زۆری کردوتە سەر بازار. باس لەوە بکەین کەمێک هۆکار چییە کە ماشاڵڵا سپاس بۆ خوا کە بەشە خۆراگەوەنە زیادی کردووە و زۆر جار گلەیژەکرێت لە کوالەتیەوە بۆ لە چەند ڕۆژی ڕابردووە چەند ڤیددیۆ گوڵاو بووی پێما بێت لەسەر فاسۆلیاکەی بوو کۆمەڵێک کوالەتەکەی خراپ بوو ئەمە لە ڕووی کوالەتی و هەم لە ڕووی زۆربوونەوە چۆنی ئەمە بەڵێ بەپێ ئەو بەرنامەی کە هەیە لە لایەن وەزارەتی تیجاری عێراقیەوە ئێستا سەبەتەی دەم دابەشەکرێ یعنی ئێمە هەموو ساڵی پار 4 سەبەتە دابەشکراوە 4 مانگ ئەمساڵ ئەمە دەم بەڵێ ئەمە مانگمانە یعنی تو ئێستا بە حساب ئێستا 2 وەجبەی تریشمان بۆیە یعنی کاملە بێ مانگەکە 12 مانگەکە کە هیچ ساڵێ وانە بووە یعنی ئێمە وەکو چاودێری بازرگانی وەکو خۆراکیش کە سەرپەرشتی شوێنەکانەکەین شوێن نییە خۆراکی تیادانی یعنی ئەمەنگە زۆر کاکە بۆ شارێکی وسلێمانی کە 2 ملیۆن و 230,000 کەسە هەموو مانگێ 6,216 تن برنجێت هەموو هاوڵاتیە 3 کیلۆ وەرەگری وەکو ئاماژەم پێیا بۆ ئار 23,000 تەنە 9 کیلۆی زەیت بە هەمان شێوە 2083 تەنێت هەموو مانگێ فاسۆلیا ئەوانە هەمووی وەکو ئاماژەم پێیا 1025 تەنە بە پێی سەرژمێری دانیشتوان دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیانە ئەگەر خێزانە 5 کەس بێت 15 کیلۆ برنج 45 کیلۆ ئارد 5 کیلۆ شەکر 5 زەیت 2 کیلۆنی فاسۆلیا 2 کیلۆنی سک 2 کیلۆنی لەتکردنەوە دابەشەکرێت بەسەریە و ئێستا دەنگۆیەکی ژێ ئەڵە لەسەری ساڵەوە 2 مادەی تریش سەرەکی زیاکرێ بۆ بەشە خۆراک بەحسا بووکو وەکو ئاماژان پیاوە شیر و چایە وەزارەتی بازرگانیە ئەمانە هەمووی مان و نەمانتەسێک ڕاستەخۆی کردو سەر بازارەکان سەبارەت بە کوالێتێکی ئێمە ئەو مادە خۆراکیانی کە بۆمانێت لە بەغاو پشکنێکی وردی بۆ کرێت دوای ئەوکێتە شاری سلێمانی بەی شێوە دابەش ناکرێت دووبارە پشکنی بۆ کرێتەوە اینجا کە لەلایەن وەزارەتی تەندروستی و هۆبەی خۆبارە تەندروستی و ئاماژەی بۆدا کەم خواردن کێشەیەکی نییە ئەوە دابەشەکرێت بەسەر هاوڵاتیانە لەبەرەوە ئێستا خۆی هاوڵاتی خۆی وەری ناگرێت جاری وایە ئەڵێ وڵا کوارتی خراپە جاری وایە کوڕاتەکەی وڵا باش یا باش نییە ئێمە وەکو ئاماژەم پێیا بە 2 جۆر پشکی ناڕوە و دوای لە بازارەکانیشە ئێستا ئەو مادە خۆراکانە بە شوێکی بەرچاو هەیە و دوای بوون من ئێستا ئەو دۆشاوی کە بەکار ئەین بە هاوڵاتی دۆشاوی ئاڵتونسایە ئەینەن ئەو دۆشاوەیە کە لەو شەریکەیەوە یەتە ناو شاری سلێمانی کە بازرگانەکانیان لەبەر ئەوە مادە خۆراکیەکان ئێمە دڵنیاین هاوڵاتیان کە هیچ جۆرە کێشەیەکی نییە و بە شوێکی بەرچاو پشکنی بۆ کرێ ئەو فاسۆلیایە چی کە لە چەند فاسۆلیاکە ئێمە لە منطقی قەڵازی و ڕانەیە ئاماژەمان بۆ داوە کە بەی شێ دابەش دەکرێت بە سەر وڵاتیانە لەبەرەوەی هەج مادەی خۆراکی وەکو ئەوەی کە بەقڵی خواردنێ ئێمە لەلایەن کۆمپانیای خۆراکی سلێمانی وڵاتی خۆراکی سلێمانەوە گۆڕینێ بۆ کرێ بەڵێ هەموو چەند وەکیل بێ بۆ نمونە وەکیلەی دەفەردەی بۆ چۆ دەفەردەکەی لێ وەرجێ و دەفەردەی ترێدرێت ئەکسۆران زۆر جار هاوڵاتی شتێک ڕوو شتێکی بەسیتی سیاسی ئەوانە مووی ڕۆکەنە مارکێتەکان و ڕژێکی زۆر خۆراک و ئاناکردن ئەمە ڕوئە لە ئەرێمی کوردستانە بۆ شتێکی لەوە بچکە هەمیشە بەردەوام هەم لە کاتی ریفراندۆم لە کاتی کۆرۆناکەیە هەموو بازرگانەکانی کاکە مەترسم وڵای ئەوەنە شت هەیەوەنە خۆراگە ینی ئەمە بۆ چیەگرێتەوە تا چەند گرنگە ئاستی و شاری خەڵک زۆر باش یەکەم شت ڕاگەاندنەکان دەوری باڵایانێ بەڕاستی ئێستا من لێرەوە ئەگەر قسێ بکەم لە ڕاگەاندنەکانەوە لەوانەیە تاسیکەمە سەر بازارەکان و کێشەی بازارە دروست بێ
و ئێمە ژوگ خۆمان و قایم قامێت و بەڕێز پارێزگای سلێمانی ئەمانە هەمووی لەسەر هێڵبووین لەسەر جەم ئەو کاتانە بۆن کاتی ڕیفراندۆم کاتی ئەم ئەزمەی کۆرۆناکە کاتی شەڕی ئۆکرانیا و رووسیا دڵنیایمانەوە هاوڵاتیان و خۆشمان چەندەها جار چوونەتە گەنجینەکانەوە و ئاماژەشمان بۆداوە ڕاگەاندەکانیشمان لەگەڵا بوون کە دڵنیایمانەوە هاوڵاتیان کەی جۆرە کێشەی خواردنمان نییە ئێمە لە کاتی شەڕی ئۆکرانیا و رووسیا خوار خۆم دڵنیایمە هەوڵاتە تا ساڵێکی تریمە پیسمان بە خواردن نییە و ئێستا دڵنیایەوە تا 2 ساڵی تش پیسمان بە خواردن نییە وەکو ئاماژەم پیا لەبەری هەم گەنجینەکان پڕن دە خواردن و هەم ئێستاژ ئەو بەشە خۆراکە دابەژەکرێ و بۆ زانیاری بەڕێزشتان ئێستا ئێمە لە ناو شاری سلێمانی کێشەی نەفرۆشتنی خۆ مادەمانەیە مادەی خۆراکیمانەیە ئێستا من نووسراوم کردو بۆ وەزارەتی بازرگانی کە چەندەها بازرگان هاتوون مادەکانە نافرۆشە بووی بینێن بۆ دەرەوەی هەرێم ینی ئاوای لێ هاتەوە بە 1000 تەن برنج کە تاسیر نەکاتە سەر بازار ئەینێرنەوە بۆ دەرەوەی هەرێم ینی ئەڕاتە بۆ تورکیا بۆ ئێران بۆ باش ئەمە بە قەیچێکەوە ئەم مدەتە تۆزێک نرخەکان هەرزانتن کە بازرگان هەرزانە ینی ئێمە نرخمان لای ئێمە ئاماژەم پیا نرخەکان لە سا هەشتای داوەزینی بەخۆ بینی و زۆر ینی ئێمە داتایە لامانە و دابشمان کردو بە سەرجەملایەنە فیلمدارەکانە ینی هەموو مادەجی خۆراکی بۆ نمونە ئەگەر بە 50,000 بۆ بە 45,000 بۆ بە 45,000 بەپی مادەکە نرخان دابەزیەوە هەر زەیتی بایعی کە بە 63,000 دینار بوو لە کاتی ئەو کۆرۆناکە ئێستا بە 37,000 دینارە یعنی هەموو کارتۆنێ 26,000 دابەزینی بەخۆ بینیەوە فەردەیە برنجی بایعی کە بە 40,000 دینار ئێستا بە 20,000 دینارە ئەمانە هەمووی دابەزینی بەخۆ مادەکانی تریش بە هەمان شێوە لەبەر ئەوە هیچ جۆرە کێشەیەکمان نییە لە هەن لە نمونای نرخەکان و هەن لە مادە خۆراکیانش کەسۆران خەڵکی ناو بازار هەر لە بازرگانێکەوە بیدرا تاوەکو فرۆشیارێکی ئاسایی تا چەنە هاوکاری ئێوەن لە ئاسانکردنی دابینکردنی پێداویستیەکانی هاوڵاتیان و سەقامگیرکردنی نرخ لە بازار بەڵێ ئەوەی بازرگانەکانی شاری سلێمانی کردیانە جگای دەستخۆشیە لەبەر ئەوەی ئێستا هەزارها ئایتم هەیە لە بازارەکانە بۆ نمونە تۆ بچۆ سەیری برنجکە چەند جۆر برنجێ لە بازار چەند جۆر زەیت هەیە چەند جۆر شتۆشاو هەیە مادەکانی تریش بە هەمان شێوە و تا کەمالیات و جلوبەرگیش جاران ئێمە هەمان بوونە مامە ڕۆنی ڕای هەبوو وە تا نەزانن کاتی زمانی کۆن ئێستا بڕۆ بە هەزارها ئایتم و بازارە جۆر لە زەیت و لە ڕۆن و لە مادەکانی تر هەیە لەبەر ئەوە ئەم مادانە بەشێکی بەرچاو لە بازارەکانن و دەستخۆشی لە بازرگانەکانەکەین و دوای ئەوە شتێکی تریژە ئێستا هوشیاری هاوڵاتیان زۆر باشە و دوای ئەوە ئەوی کەەوە ماژەم پێ هاوڵاتیان هەم لەسەر نرخەکان هەم لەسەر کوالیتەکان پەیوەندێکی ڕاستە خۆمان پێوەکەن ڕۆژانە ینی کە من لێرەوە دەستخۆشی لاوەڵەتی شاری سلێمانیەکەم کە بوون چای دووەمی ئێمە لەبەروی ڕۆژ نییە چەنەها پەیوەندی تەلەفۆنیمان بۆ نێ سکاڵاکەن لەسەر ئەو مادە خۆراکیانە بۆ نمونە یا گران فرۆشەکەی وەکو ماژەم پێ لە مارکێتێک و مارکێتێکی ئەگەر نەرجیازی نرخە بێ یەکسەر پەیوەندیمان پێوەکەن زۆر باشە کاک سۆرانێکی دیکە لەو شتانی کە خەڵکێکی زۆر گلەی هەیە و من بە چای خۆم بینی و تاقیم کردوتەوە لە زۆرە لە سیتیەکانە ئەو مارکێت و ڕێستۆرانتانان نرخەکانیان زۆر زیاترە لە شوێنە گشتیەکانی کە لە نێو بازار ئەنی ئەمیشە بەردەوام ئەگەر کاڵێکی زۆر بەسیت لە 250 بخەنە سەر ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئێوە چۆن کۆنتترۆلی ئەماکەن یان شوێنێک بۆ منە زۆر ڕاقی و زۆر تایبەتە نرخەکەی گرانترە لە ڕێستۆرانت ئەوە ئێمە نرخمان لایە ینی مارکێتەکانی ناو ستیەکان ناو شوێنەکانی تکوا ماژۆپیا هەمویان لەژێ کۆنتترۆلی خۆمانن و چەندها شوێنیشمان لێداخستو لە ناو ستیەکانە بۆچی وەکو تو ئاماژۆپیا کاڵی مادەیەکی خۆراکی 250 خەنە یا 500 خەنەسە یەکسەرەوە پسڵی سەرپێکی بۆکەن و گران فرۆشیە چەندها مارکێتی ژێ و بڵایشمان کردێتەوە بەڵام زۆر لێرە زۆر گرنگە وڵاتیا گەدار بێ لەبەری کە دوورە ئەڵێ قەیناکە باش کات نەکەم ئێستا هاوڵاتی ناوستیەکانی ڕۆژانە تەلەفۆنمان بۆ زۆر شتێکی زۆر باش ینی ئێمە ڕۆژانە چەند ژمارە تەلەفۆنمان بڵاو کرد سەر بڵاوەکەینەوە ئەم ژمارە تەلەفۆنان لە خزمەتی هاوڵاتیانە بۆ هەموو شوێنەکان ژمارە سامان هەیە GCC و ڕاستەوخۆ بەبێ بەرامبەرە ژمارە 1970 ژمارە 1970 ژمارە 1970 ئەم چوار ژمارە لە خزمەتی هاوڵاتیان لە هەچ کاتێکە پێویستیان پێبوو لە کاتی ئەواران نبوو لە کاتی شەوا بوو لە کاتی بەیانیان نبوو ئێمە لیژنەی تایبەتمانە دەست بەجێچێ بۆ شوێنان هێڵی گەرمەوە هەمیشە لەسەر خەتم بەڵێ زۆر باشە دەربارەی ئەوە کاکسۆران زۆر کات لە قوتابخانەکانە یاخود لە زانکۆکانە فرۆشگامان هەیە حانوت و کافتریا و ئەمانش بە جۆرێک لە جۆرەکان جاریوا هەیە پاک و خاوێنی تەواو بەدی ناکرێت لە بەرهەمەکانیانە یاخود نرخیان زۆر جیاوازە لە چاودێرەوەی خۆیان ئەمانش لەژێر چاودێری ئێوەیان بۆ نمونە قوتابیەک ئەم حاڵتە بەدیەکە پەیوەندیتان پێوە بکە ڕۆژانە ئێمە لیژنەمانێ سەردانی فرۆشگای حانوتی قوتابخانەکانەکە
بۆ کافتێرەکانیش بە هەمان شێوەیەی جامی ئەو زان کوشتەکان و ئێمە ئەو تیمانی کە چوین پێمانوتە بۆ خاوەن حانوتە وتومانە ئەو نرخەی کە هەیە لێرە و کۆبێ بازار بێت بە هیچ شێوەیە قۆبوڵکراو نییە یەک مادەی خۆراکی یا جبسێک یا کە جبس مەمنوع باسیەکەین بۆ نمونە شتێکی تر بڵین لەفەیە کە پسکیتێکە ئەگەر بە 250 بێ لە بازارە بێ لێش بە 250 بێ و چەنەها شوێنی ژێ فرۆشگاکانی ناوشاری سلێمانی ئێمە پسڵی سەپێکی مابکر و غەرامانکردن بە بڕی جیاواز لە 100,000 بۆ 250,000. زۆر باشە کاک سۆران دەرفەتمان نەمان دوایین ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان وی ئاگادار بم هەم لە نرخەکە هەم لە کوالیتی ماوەی بەسەرچوونی ئەو کاڵانی کە دەیکڕن. وڵا ئێستا ئەوەی کاماژە بێبین ئێمە دەستخۆشی لە وڵاتای شاری سلێمانێکین دووبارە و سێبارەکەینەوە و دەستخۆشی لە ڕاگەاندنەکانی ژەکەین لەبەرەوەی هەمومان تاواکەری ئیشەکەین هەم ئێوە و هەم هاوڵاتی و هەم حکوومەتیش بۆیە ئێمە دووبارە و سێبارە ئەو کەسی کە هەر سکاڵایەکی هەبێ لەسەر هەر مادێکی خۆراکی لەسەر شمەکێک وەکو ئاماژەم پێ ئەتوانن بۆ ژمارە تەلەفۆنیان پەیوەندیمان پێ بکەن و بۆی ئێمە دەست بێت تیم بنێرین و بتوانین کۆنتترۆلی نرخەکان و کۆنتترۆلی بازار بکەین. زۆر سپاس دەکەین کاک زۆرمان دۆبی لەگەڵ ئازێکتەین لێرە ئامادەبی زۆر سپاس دەکەین. زۆر بەڕای سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی ئەم تەوەرە لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆ ئامادەبوون. بەڵازان ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە کاری دەستی لە سلێمانی کە خانمان بەشداریان کردو لەم پێشانگایەدا پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە. من ماوەی 2 ساڵە جامیعەم تاوا کردووە بەشی ژمێریاریم تاوا کرد جامیعەی سلێمانی دوای ئەوە دەستم کرد بە کاری چنین خۆم خولەیەکی زۆرم بۆ ئیشی چنین هەبوو و ئەم ئیشانەی جانتا و زیاتر سەرەتا بە جانتا دەستم پێ کرد ئیشەکانم پێ جوان بوو و زۆرم حەز لێ و سەرەتا بۆ خۆم کرد دواتر ینی هەستم کرد باشم وتیایە و خیبرەم تایە و حەزم لێیە وتم با پێیجێدانم پێیجێکی ئۆنلاین بە ئۆنلاین ئیشەکەم تۆزە گەورەتر کرد و هاتمە ناو گروپەکەی مامۆستا بەیانیشەوە یارمەتی زۆریان داین لێرەش بازارمان بۆ کەنەوە بۆ فرۆشتنی ئیشەکانمان باشە ئەلحەمدولیلا بەڵام زیاتر ئەمەیە ینی پەیجەکەم ینی بەقەوەتکەم بەناوبانگی کەم زیاتر بۆ ئەویم بۆ پێشانگا و ئیڤنتوشە سەرەتا زۆر قورس بوو بۆم ینی وای لێ هاو پەنجەمەوە ئەمنە ئیشەکە قورس بوو بۆم بەڵام ئێستا باشترە هەم ڕاهاتوم و باشیشە چکە خۆم حەزم لێە کێشەم نییەگە قورسیش بێ بەڵێ هەستەکەم ئەوەیە شتێکی تازەیە تازە هاتووە ینی هەمیش تۆپەکەی قماشەکەی کە پێچن تازەیە هەمیش شێوەی جانتاکان تازەیە بۆ ئێرە بۆیە باشە فرۆشی ئایبین وەڵا زۆربەی کاتەکانم چکە هە لە ماڵام زۆربەی کاتەکان خەریکی ئەوم باشە ینی هەم ئەگەر پارچەیەکم بفرۆشم فێربوونێکە بۆ خۆم چکەشتی تازە تاقیەکەمە گەنج زیاتر هەمیش بۆ تەمەنی بۆنە 35 بۆ 40 حەزیان لە جانتانی منە چکاڵێن شکڵێکی ڕاقی هەیە جوانە بۆ دەرەوە جوانە بۆ سەر جلەکانیان جوانە من چکۆ بە ئۆنلاین ئیشەکەم زیاتر لەسەر تەڵاب ئیشەکەم و هەموو ئیشێکی چنین ئیشەکەم ینی ئەوە هەر نەبێ هەر جانتاکان زۆر ئیشی تریشەکەم گوڵ و ئیشی ناوماڵ جوانکاری ناوماڵ و بەڵام من ینی چنینم نەکرێ پێشتر هەر بە بۆنی جانتاکان و یەکسەر فێر بووم چکە زۆرم حەز لێ بوو. عزیزان لە تەوەری دووەمین بەرنامەکەمانە قسەکەین لەسەر ئەو هەڵە باوانەی کە خێزانەکان بۆ پەروەردەکردن تووشی بن بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز نووسەیبە حسێنمان کردو تۆژێری کۆمەڵایەتی خاتون نووسەیبە بەخێر بێخوا زۆر کات مناڵەکان باسی ئەوە کەنەڵەن ئێمە دایک و باوکمان بناویەوەی کە دڵسۆزن یاخود خەمخۆری ئێمە ڕێگری زۆر شتمان لێ کە ناهێڵن بە خواستەکانی خۆمان بگەین ئەمە تا چەندێک دروستە ئایا قسەی منداڵەکان
ڕاستە و حقیقەتی تیایان دڵسۆزی دایک و باوکان لە پێشترە. بەڵێ پێشەکی سوپاسدانەکەم بێگومان ئێمە کاتێکە باس لە پەروەردەی خێزان و ڕۆڵی باوان لە مناڵ کاتێ باس لەو پرۆسەیە ئەەکەین ئەتوانین بڵێن زۆر جار مناڵەکان ئەوەی ئەو قسەی کە ئەیکەن حەقە پێیان مەرج نییە ئەوانی کە گەورەترن باشترن ئەوانی کە مناڵترن ئەو قسەی کە مناڵەکانێکەکەن زۆر جار ڕاستە باوان ئەو بیرڕایی کە خۆی هەیەی ئەو بیرکردنەوەی کە خۆی هەیەی ئێوە لە پەروەردەی مناڵەکەیە جێبەجێکە زۆر جار مناڵیش لە کاتی جێبەجێکردنی ئەو ڕاوبۆچوونانی دایک و باوکە تووشی وەکو تەواڕوب ئەبن لەگەڵ دایک و باوکەکەیە بە پێچوانەوە دەرئەچن بێگومان ئەمە ڕاستە چونکە ئەگەر ئێمە سیرکەین دایک و باوک لە پەروەردەکردنی مناڵات پێویستیان بە کۆمەڵە بنەمای سەرەکی هەیە لە پەروەردەکردن کە ئەم بنەما سەرەکیانەش پەیوەندی نییە بە ئاستی زانیاری دایک و باوکەکە یا لە چ کۆمەڵگەیەکە پەروەردە بووە یا لە چ خێزانێکا بووە بەڵکو پەیوەندی هەیە بە پەروەردەی ئەو کەسە لە مناڵی و چۆن پەروەردەکرا و بیرکردنەوەی دایک و باوکەکەش خۆیان تا چەند باوەڕیان بە بنەما سەرەکیەکانی پەروەردەی مناڵ هەیە تا چەند لەو بوارەیە هەوڵ ئەیەن تا چەند پەروەردەی مناڵ بە بابەتێکی سەرەکی ئەزانن کە ئەوان دیراسەی بکەن ئەمانە ڕۆڵی هەیە. تۆ باشە لەو چوارچێوەیە زۆر جار دایکان و باوکان دەیەوێت ئەو مناڵی وەکو بیرکردنەوەی خۆی بیر بکاتوانی چۆن لە مێشکی خۆیان هەیە و دایک و باوکەی ئەو مناڵەش بۆ شێوازە بکەیان زۆر جار پێچوانی ڕێیەکی ئەو کات بێتە هەرا و زۆر جار تووڕە ئەبێت لە مناڵەکە مەش تا چەند هەڵەیەکە لە نێوان خێزانەکانە هەبێت لەباری پەروەردەوە. بەڵێ بێگومان ئێمە ئەتوانین ناوەندگیریە دابنین لەو بینەیانی هەندێک شت هەیە هەندێک بنەمای سەرەکی هەیە گرنگە کە مناڵ پەیڕەوی بکە ئەگەر پەیڕەوی نەکا بەرەو هەڵی گەورەتر ئەچێ لە خێزان لە کۆمەڵگا بەڵام کۆمەڵێکی تریش هەیە یعنی ئەکرێ ئەو مناڵە بەگوێی دایک و باوکەکەنەکە بۆ نمونە لە مەسەلەی خوێندنە زۆر جار دایک و باوکە یانێ مناڵەکان مەسەلەن پلێکی بەرز بێنێ یان نمرێکی بەرز بێنێ لە پێناوی ئەوە ئەتوانن بڵێن پەروەردەی سەقەتی مناڵەکە ئەکەن بەڕای من ئەمە هیچ یعنی هیچ نمونهینێک هەڵ ناگرێ یعنی هیچ بەڵگەیەک هەڵ ناگرێ بۆ ئەوی کە تۆ ئەو مناڵەوە پەروەردە بکەی بەڵام شتە سەرەکیەکان گیان ئەوەیە کە مناڵ ئەوانی کە تۆ نایڵی مناڵەکە تووشی هەڵی گەورە بێ ئەو هەڵە گەورانی کە لە هەموو کۆمەلگایەکە هەیە لە پێناوی ئەمەیە تا چۆن تۆ بتانی ڕای خۆت بسەپێنی بەسەر مناڵەکەدا ئەمە شتێکی ئاساییە بەڵام کۆمەڵە شت هەیە ئەتوانم بڵم لەوە هەچی هەنێجار ڕای مناڵەکە باشتر بێت لە لای دایک و باوکەکە یعنی ژیانیش بەو جیاوازیانەوە جوانە تۆ ئەگەر پێوە بیرکردنەوەی خۆ چەند مناڵەیە هەموو مناڵەکان بۆ بیرکردنەوەی خۆ پەروەردەکەی ئەوە خۆت لە خۆتا هەڵی نەک مناڵەکەت چونکە مرۆڤ بۆ جیاوازیانەوە جوانە ئێمە کاتێکچینە بازار سیرەکەین هەرێکی پیشەیەکەکە کاتی ئەچینە فەرماگەکان سیرەکەین هەرێکی و خەریکی شتێکە ژیان بەمانەوە جوانە یعنی گەر تۆ بتەوێت تەنها بە بیرکردنەوەی خۆت پرۆسی پەروەردەی خێزانەکەش بڕوا بەڕای من ئەمە هەڵەیەکی گەوری دایک و باوکەکانە. موسای بەخان لەوانەیە دایک و باوکێکە بن مشتاق بن بەوەی کە بزان مناڵەکانیان چۆن بەڕێگا دروستەکە پەروەردەکەن باسی کۆمەڵێک بنەمات کرد کە لە پەروەردەکردنی مناڵە هەیە باسی ئەوانەمان بۆ بکە بۆ ئەو دایک و باوکانی کە ئێستا بینەری بەرنامەکەمان. بەڵێ وڵای زۆر گرنگە و شتانە دایک و باوک بیزانێت بەڕای من گرنگە دایک و باوک پێش ئەوەی کە بێ بە باوک یا بێ بە دایک ئەو بنەما سەرەکیانی پەروەردەی مناڵ بزانێ کۆمەڵە بنەمای سەرەکیە کە هەنێجار لە جارنامەی جانی مافی مرۆڤیشە ئاماژە بە هەندێکیان ئەکرێ کۆمەڵە هەڵی باو هەیە کە دایک و باوک لە کاتی پەروەردەی مناڵە ئەیکەن و یعنی بە شتێکی ئاسایشی ئەزانن یەکێ لەو هەڵە باوانی کە دایک و باوک ئەیکەن بەراوردکردنی مناڵەکانی خوانە بە مناڵی خەڵکی کە ئەمە ئێمە ئەگەر بین مناڵ کائینێکی بێدەسەڵاتە لە بەردەم دایک و باوکە دایک و باوک لی تووڕە ئەبێڵێ ئاوا بڕۆ ئاوەرە لە کاتی مناڵەکە هیچ ئیسیجابەیەکی نییە بەڵام ئەمانە لۆچی هەمووی هەڵگرێ بۆ گەورەی ئێمە کاتێک کە مناڵەکەمان بەراورد دەکەین بە کەسێکی کە ئەڵین تۆکو مناڵی خەڵکی ئاوا باش نیت ئاوا چاک نیت ئێمە ئەگەر بین ئەوە بەرامبەر گەورەیە بکەین بزای ئیسیجابی گەورەکە چۆنە بێ بۆمان یعنی کاتێک کە دایکێک ئەمە بەرامبەر مناڵەکەیڵە ئەگەر بێ بەرامبەر باوکی مناڵەکان ئەمە بڵێ بزانە باوکی مناڵەکان تا چەند ئەمەی پێ ناخۆش یا بە پێچوانەوە ئەگەر باوکی تاچی لێ قوڵەکە بڵێ یعنی ئەمە ئەتوانم بڵێم ئەمە غەدرێکی زۆرە تۆ لە مناڵەکەت زۆر جار ئەم مناڵە بیریشی ناچێتەوە ینی تا گەورەش نەک ئەوە ئەجا دوای ئەوە کەسایەتی مناڵەکەش تۆ دا ئەڕمێنی یعنی ئەو مناڵە کەسایەتێکی وەکو خۆی بیر ناکاتەوە کەسایەتێکی بۆ خۆی دروست نابێت بیریشی بچێتەوە ئەو ڕووداوە لە ژیانی مناڵەکەی ڕەنگەداتەوە بەڵێ بێگومان ئەمە یەکێک لە هەڵە باوەکانی مناڵە بەراوردکردنی مناڵی خۆت بە مناڵی کەسانی تر کە تەشجیع مناڵ کەسانی تر بکەیت و بڵێیت وایە یەکێکی تر لە هەڵە باوەکانی پەروەردەی مناڵ کاتوان بڵێم خێزان ئێمە بەداخەوە هیچی ئەو ناوەندەیان نەگرتووە یا ئەوتە نازێکی زۆر بە مناڵەکەیان هەرچی ئەو مناڵە بیوە بۆی ئەکەن
ئەمەشێکی تر لە هەڵە باوەکانە ناسپێدانی زۆر کە بۆ نمونە باو من باوک ئەناسم دایک و باوک ئەناسم کە خۆیان معیشەتێکی ژیانی ئاساییان نییە بەڵام ئەچن گەورەترین مەصاریف ئەکەن لە مناڵەکەیانە لە پێناوی ئەوەیە کە بیخەنە دەورەیەکەوە خوێندنێکی ئەهلی پێ بکەن کە ئەمانە بەڕای من هەڵەیە ئەو ناسپێدانی بڵێن زیاد لە حەدە تۆ ئەبێ بەپی ئەو واقعی خۆت هەیە ناز بە مناڵەکە بێ هەرکێکی تر لە هەڵە باوەکان چۆن ناسپێدانی زۆر بە مناڵەکە باش نییە فەرامۆشکردنیش بە هەمان شێوە هەم لە ڕووی عاتفیەوە بەڵێ پەراوێزکردن یا فەرامۆشکردن هەم لە ڕووی عاتفیەوە هەم لە ڕووی مادیەوە ئێمە کاتێ باسی ناسپێدان و فەرامۆشکردنەکەین بێگومان لە هەردوو ڕۆکەوە باسکەین هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە لە ڕووی معنەویەوە سۆز و عەتفەکە و مناڵە لە دایکە بە پێویستی بە سۆز و عەتفی ئەو دایکە هەیە کە لە باوەشی ئەو دایکەیە گەورە بێت ئەگەر ئەو دایکەش لە شوێنێک بەجێ بێڵێ ئەبەو شوێنە ئەمان بێ ئەمانە کۆمەڵێک یعنی بنەمای سەرەکی لە پەروەردەکردنی مناڵە بەڵام بە پێچوانەی ئەوەشەوە نابێت دایکەکەش بە جۆرێک نازی پێ با هەموو بڵێ بەدائیمی ئەو مناڵە لەگەڵ یا بێت و بەدوای ئەو دایکەوە بێ ئەوش بە هەمان شێوە جۆرێکە لە هەڵە یعنی ئەو دایکی کە مناڵەکەی بەجێ ئەهێڵێ دوو شەو دوو ڕۆژ نایبینە چەند هەڵەیە ئەوشی کە بەردەوام لەگەڵ مناڵەکەیەتی و نایکاتە ناو مناڵەوە بۆ منە نایخاتە شوێنێک کە ئەو مناڵە کەسایەتی خۆی بۆ دووربێ بە هەمان شێوە مێشێکی تر لە هەڵە باوەکانی پەروەردەی مناڵە یەکێکی تر لە هەڵە باوەکانی پەروەردەی مناڵ کاتێک کە مناڵەکەمان هەڵەیەک ئەکا ئەمە ئەتوان بڵم کللتورە لەناو ئێمە هەر نجار خۆشمانەوە چێ ینی لا ئیرادی تووشی بڵێن ئەها لەبەرەوەی کە پەروەردەمان وا هاتووە ئەو هەڵە دووبارەکەینەوە بە خۆمان نەزانین کاتێ مناڵەکەمان هەڵەیەک ئەکا ئەبێ یەکجار پێی بڵێ بە مناڵەکەمان تێگەین کە تۆ هەڵەبووی ئەو کارە و کردووە بێگومان من دڵیام ئێستا مناڵی ئێستا داوای لێ بردننیش لێ ئەکا بەڵام کە تۆ ڕۆژانەم هەڵە دووجار سێ جار وتەوەکو ئەو وایە تۆ برینێک هەبێ ڕۆژانە ئەم دایک و باوکە خوێ بکەن بەسەر برینەکەتە ئەمەشێکی تر لە هەڵە بەڵێ لەوانەیە ئاسایی بێتەوە لە بەرچای مناڵەکە ئەو هەڵەیەکە ئەو نەبووی بڵێ یا ئەوتە زیاتر ئەکا مناڵەکە ئاسایی بێتەوە لەو خراپتر ئەکا یا بە پێچوانەوە لەوە ئەچ ینی زۆر زۆر برینداری بکات و کاریگەری لەسەر کەسایە زۆر دایکان و باوکان باز لەوەکەن کە بوو مناڵەکە هەڵەیەکە جارێک دوان سییان چوار پێنجتر بە خۆشە پێی ئەڵێ بە جوانی پێی ئەڵێ بەڵام هەر ناچێت بە مێشکیانەوەی مناڵی تر چی بکە لەمایان هەر کۆڵنەی هەر بێ بەردەوامی بەو شێوازە نەرمیە خودت شێوازەکەی بگۆڕێت ینی بۆی کە ئەو مناڵە بەگوێ بکات و ئەو هەڵەیە نەکات بڵێ ئەگەر هەڵەکە لەو شێوازە بێ بۆ منە هەڵەیەک ئەکا تۆ ئەڵێ ئەو هەڵەمەکە جارێکی تریکا لەوە چێ مناڵەکە نەزانێت بە شێوازی کەبی کە بزانێ ڕاستە بێگومان هونەری مامەڵەکردن لە دەوری ڕۆڵی زۆرە بزانانی ئەم هەڵە چۆنچۆنی دووبارە کات و ئەگەر هەر نەفسی هەڵی دووبارە کردەوە دایک و باوک ئەتوانن هونەرەکە بگۆڕن بەڵام مناڵ بە هەر چۆنێک مامەڵی لەگەڵا بکەی ئەتوانی بە وەسائلی جیاواز ئەم جارە بڵێ وامە کە جارێکی تر تەمسیلێکی بۆ دروست بکەی کە کەسێ شتێکی وا ئەکا بەرەو شتێکی خراپ ئەڕوات سیناریویەکی بۆ دروستکەی کە ئەمانە زۆر جار کاتێ مناڵەکە هەڵە ئەکا ئێمە لەبێ دایک و باوکە کە ئەتوان لەبین خۆی مناڵەکانی ترە باسی شتێک بکەن کە یەکێ شتێکی ئاوای کردو و ڕۆژی ئاوای لێ هاتوو ئەمانە ینی بەبێ ئەوی باسی مناڵەکە مناڵکە خۆی بۆ خۆی چکە مناڵ بەڕاستی زیرەک و هەستیاریشە خۆی بۆ خۆی خۆی ئەڕاتەوە بەڵام بە خۆشش پێی ئەوترێ بەڵام ئەگەر لە حاڵەتێکیشە مناڵەکە بە قسەی خۆش بمانە هەر ئەو هەڵەی دووبارە کردەوە من ئەتوان بڵم بە توندوتیژەکەش هەر دووبارەی ئەکاتەوە یعنی زۆر جار دایک ئەڵێ من ئەوەنە قسە لەگەڵ کلوتیرۆم لێ هاتوو لێیەم بەس لێیان بە هیچ جۆرێک یعنی پەروەردەی مناڵ باش ناکە لێیان لەلای زۆر لە زانەکانی بواری کۆمەڵناسی دەرووناسیڵن لێیان یعنی ضعفترین مووقیفەکە دایک و باوک ئەگرێت کە هیچ دایک باوک هیچ دەسەڵاتێکی نەما اینجا لە مناڵەیە یعنی کاتێ دەسەڵاتمان نەما هیچمان پێ نەکرا اینجای تر پەنابێنە بەر لێدان یەکێکتر لەو ئەوەی کە مناڵ بەدەستیەوە ناڵێنێ ئەوەیە کە بڵێ دایک و باوکم هەر بە سەردەمی خۆیان بیرەکەنەوە بیر لەم سەردەمە ناکەنەوانێ هەرچی بە منیش هەڵێن و هەڵێن ڕێک وەکو سەردەمەکی خۆیان وەکو ڕۆژی خۆیان و پەروەردە بکەن لە کاتێکا سەیرەکەی هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی زانستیشەوە پێویستە مناڵ بۆ ئەو سەردەمی خۆی پەروەردە بکەی کە تیا ئەژی ئەمە دایک و باوک چۆن خۆی لەمە بپارێزێ چۆن تێبگا لە پێداویستیەکانی ڕۆژی ئەو سەردەمی کە مناڵەکەی تیا ئەژی بڵێ ئێمە ئەگەر باس لەم واقعی خۆمان بکەین بەداخەوە ینی بەهۆی جیهانگیری و کۆمەڵێشتەوە کۆمەڵگەکان بە تەواوەتی شێوان بەسەریەکە ئێمە کاتی پەروەردەی مناڵی خۆمان ئەەکەین طبعاً دوو شت هەیە لە پەروەردەکردنە کە گرنگە ڕاچاوی بکەین یەکەم ئەو ئاینێکی ئێمە هەڵمان کردوم ئەو کللتورێکی ئێمە تیا ئەژین گرنگە ئێمە ئەتوان یعنی گرنگە ئێمە وەکو بڵێ فۆرمی ئەو کللتورە و فۆرمی ئەو ئاینە بگوێزینەوە بۆ مناڵەکانمان
ئەمە یەکێکە لە بنەماسەرەکانی پەروەردەی ئێمە بەڵام لە هەمان کاتە ئەبێ مناڵیش بەپێی ئەو واقعە گەورەکە کە تایەتی اینجا دایک و باوک ئەگەر بیانەوێ ناوەندگیری بکەن تەوازون بکەن لە بینی ئەم دوو شتەیە بەڕاستی قورسە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێمە ئەبێ ئەو مناڵە بەپێی ئەو واقعی ئەمڕۆ پەروەردە بکەین هەر ئێمە بین ئەگەر بۆ نمونە کەسێکی وەکو باپیرمان بینین ئێستا بخینە ئەم کۆمەلگایە و ناتوانێ بژی یعنی ئەمە واقعە بەڵام تۆ چۆن ئەتوانیت بە ئەو پەڕی تواناوە ئەو فۆرمە ئاین و کللتورێکی هەیە لە مناڵەکە تا زیینوی کەیتەوە ئەتوانی بە شێوازی جیاواز بۆ منە ئێمە کللتورێکی جوانمان هەیە لە کۆمەلگەی کوردیا ئەتوانی بە جۆرە لە جۆرەکان کۆمەڵێ هاوڕێی مناڵەکە داوەتکی کللتوریان بۆ تازەکەیتەوە بە شێوەیەکی مۆدێرنە یا بە پێچەوانەوە لایەنێکی ئاینی ئەتوانی تەطبیقکەی بە شێوەیەک لە شێوەکانی خۆیان بەڕای کە مناڵەکە حەزی لێ بێت بەڵام زۆر گرنگە بەڕای من کاتێ تۆ ئەتەوێت ئەو مناڵە بەپێی واقعی ئەمڕۆ بەخێوکەی نابێت تۆ خوددارنی لە هەموو کللتور و ئاین ئەوە زۆر یعنی بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیە کە ئەتوانم بڵم خێزانەکانی ئێمەش بە هەمان شێوە لە مەشایە ئەوەتە ئەیانەوێ هەموو ئەو شتانی کۆن هەیە مناڵەکە تەطبیقیکە ینی بە شێوەیە کە هیچ مخالفەیەک نەگایە بە پێچوان وڵندە ئاخرۆک و ئەمڕۆیە بابیکە من پێم وایە ئەتوانی ناوەندگیری بکەی لە نێوان ئەو دووشتە زۆر جار دایکان و باوکان بە شێوازی مامەڵە ئەکەن لەگەڵ مناڵەکانیانە ترسێکی زۆر لە لای مناڵ دروستەکە بۆ منە لەوانێ مناڵ هەڵەیەکی زۆر گەورە بکات و بێوێت ئەگەر لەگەڵ دایک و باوکی باسی بکات چارەسەر بێ بۆ من لەوانێ هەڵەکە لە دەرەوە بێت چی بکرێ بۆی کە دایک و باوک ئەو ترسە لە نێو مناڵە نەهێڵێت و دروستی نەکات بۆی کە متمانەی پێ بکات ئەگەر هەڵەیەکی کرد لای هاوڕێکی باسی نەکات بێت لە لای دایک و باوکی بڵێ من شتێکی وام کردو چی بکەم یانی ئەم هەڵەیەم کردو بەڵێ هەر لەسەر ئەم پرسیاری تو یەکێک لە هەڵە باوەکانی تری مناڵ کە باسمان نەکردەوە 4-5 خاڵمان باس کرد بەس ئەمەمان بیرچ و باسکەین یەکێک لە هەڵە باوەکانی پەروەردەکردنی مناڵ دروستکردنی ترسە لای مناڵ زۆر گرنگە کە مناڵ ئەو ترسەی لا دروست نەکەین ئێمە سێگۆشێکمان هەیە لە کۆمەڵناسیە ئەڵێ سێینەی مەرگ ترس دڵڕاوکێ شەرم يعني ئەم سێشتە لە مناڵە پێوتر سێینەی مەرگ یعنی سێشتن مرۆڤ بەرەو مەرگ ئەبا ئێمە گەر سیریشکەین ئەگەر بچینە لای دکتۆرە نەفسیەکان ئەوانەی کە ڕۆژانە نەخۆشانی دەرونی ئەبینن طبعا نەخۆشی دەرونی چیە هەر ئەم سیفاتانەی مرۆڤە کە ئێمە تیامانەیە بەڵام ئەوان قوڵتر ئەبێتەوە تیانە هەنێ لە نەخۆشیەکان هەمویان نا بۆ منە ئەوەی کە قەلەقێکی زۆری هەیە ئەبێتە نەخۆشی ئەوەی ترسێکی زۆری هەیە ئەبێتە نەخۆشی ئەوی شەرمێکی زۆری هەیە بە هەمان شێوە بێتە نەخۆشی کە تۆ شەرمت بی نەتوانی بچیتە کۆمەلگا نەتوانی لەگەڵ هاوڕێی خۆ قسە بکەی نەتوانی بەرامبەر بە مافەکانی خۆت قسە بکەی ئەمەش جۆرێکە لە نەخۆشی اینجا ترس وەکو بەڕێزە باسە کرد ترسێکێکە لەو هەڵانەی هەڵە گەورانی کە دایک و باوک لەگەڵ مناڵ تووشی ترسیان ئەکەن بەڵام ئێمە چۆن بتوانین مناڵەکانمان نەترسن لە هەر شتێکە کردویانە یەکێک لەو خاڵانی کەوا ئەکا مناڵەکان نەترسن کاتێک کە مناڵەکەمان هەڵەیەکی کرد نە بە شێوەیەکی ئاسایی سەیری بکەین نە بە شێوەیەکی زۆر وا سەیری بکەین کە ئەم مناڵە شتێکی زۆر نامەی کردووە زۆر گرنگە کاتێک کە مناڵەکەمان هەڵەیەک ئەکا ئێمە هەڵەکە لەسەری بۆستی موقیفی لەسەر وەردین بەڵام وانەکەین کە مناڵەکە زۆر ترسێن چونکە ئەمەوە ئەکا مناڵەکە ترسی لا دروست بێ کە هەڵەیەکی بچووکی کرد ئێمە زۆر لەسەری وەستین هەڵی دۆم پێمان ناڵێتەوە کاتێکش مناڵەکە هەڵەکانی پێنەوتین زۆر بەداخە ئەو مناڵە زۆر بەرەو هەڵدێت ئەڕوا چونکە کاتێک کە مناڵەکە نەترسا لێمان هەموو شتەکانی خۆی لا ئێمەوتی ئێمەش لە کاتی پێویستە چارەسەری پێویستی بۆ ئەەکەین بەڵام کە مناڵەکە ترسا لێمان دوو هەڵی شاردەوە بۆ ئەوی ئەو دوو هەڵە بشارێتەوە لەوچێ هەڵێکی گەورەتریش بکە بەڵێ نووسە بەخان دایک و باوکان تایبەت لە ناو خێزانن کە زیاد لە مناڵێکیان هەیە سیرەکەن مناڵی کەمیان کۆمەڵێک سیفایتیان لە مناڵ دووەم و سێمیانە نییە هەمیشەیانێ ئەو سیفەتانە بەسەر تایبەت سیفەتە باشەکان بەسەر مناڵەکانیانە بگیشتن ئایا ئەمە لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوە ڕاستە ئەو مناڵانی لە ناو خێزانەکان ئەبێ یەک سیفەتیان هەبێ یەک طبیعەتیان هەبێ یاخود یەک جۆرە کەسێک گەورەشە بێ ئەوەی مناڵیان کە زۆر چاکەوێت و مناڵەکانی کەشی و کوڕێکیان چاک بێ ئەو چاکیش نییە خۆی لە بەرچاوی ئەوان چاکە یعنی هەموو دایک و باوکی خۆی حەزی لە کۆمەڵی سیفاتە ئەو کۆمەڵە سیفاتە لەو مناڵی هەتر ئەو مناڵیەکە بە فریشتەوە ئەمەیان زۆر عاقڵە و زۆر وایە بەڵام ئێمە ئەگەر بێ سیر بکەین ئەوە ئەتوان بڵێم ئەبێ بە جیازی لە نێوان مناڵەکانە ینی هەڵەیەکی گەورەیەکە دایک و باوکەکان ئەیکەن کە کۆمەڵی سیفات لە مناڵێکیان هەیە لە مناڵێکی تریانە جیازە ئەمان ئەڵێن ئەو مناڵەمان باشەوەمان خراپە بەڵام خۆی ئەگەر بێ شیکردنەوەی بۆ بکەی لەو شێوەی تریان باشتر بێ لە بەیان بەس ئەو بە بیرڕای خۆی بیر ئەکاتەوە اینجا زۆر گرنگە ینی ئێمە تەقبولی ئەو بکەین کە مناڵێکمان جیاوازتر بێ لە مناڵێکی ترمان یعنی زۆر گرنگە ئێمە
کە بزانین ئەو جیاوازیە ضرورە چون ئەو خێزانە پێستی بە هەموو جۆرە لەو مناڵانە هەیە ئێستا ئێمە ئەگەر بین سیرکەین جاری وا هەیە عائیلەمان بینەوە مناڵێکی زۆر هادی و فەقیری تیا بۆ مناڵێکی تیا بوو زۆر حەروک و زۆر عەجول بووە بەڵام لە هەنێ موقیفە لە هەنێ هەڵوێستا سیرکی هەڵوێستی ئەوەی حەروکەکە زۆر جوانتر بووە لەوەی فەقیرەکە یعنی هەموو مرۆڤێک سیفاتی جوانی تایە ئەگەر ئێمە یعنی بە بیرکردنەوەیکی دروست بیر لە مناڵەکانی دەوروبەری خۆمان بکەینەوە ئەتوانین سیفاتی جوان لە هەمویانە بدۆزینەوە خۆی هەر هەموو بەشەرێتیش بۆ ئەوە دروست بووە کە ئێمە بتوانین سیفاتە جوانەکانیان گرنگی پێبین و ئەو سیفاتانەشی کە باش نین یعنی بۆ کۆمەلگا باش نین وردە وردە بیان پوکێنینەوە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە دایک و باوکان هەست بەوە بکەن کە ئەم مناڵە عاقڵتر نییە لەو مناڵە بەڵکو جیاوازترە لەو مناڵە دایکێک هەیە زۆر حەزی لە پاڵکوتەمیزی ناو ماڵە کچێکی هەیە پاڵکوتەمیزی خۆی ئەکا ئەوەی لە هەموو خۆشتر ئەوێ ئەڵێ ئەمە خۆمایە پاڵکوتەمیزە بەڵام زۆر جارسێکی لەو دایکەکە خۆی خەلەلیە بێ دایکە خۆی خەلەلیە بکە زیاد لە حد گرنگی بە پاڵکوخایانی ماڵیاوە بە پێچەوانەوە جاری وا هەیە دایکێک حەزکا خۆی لە ماڵەوە داینشێ کە مناڵێکی هەیە لە ماڵەوە ئەم عاقڵە بە خۆی لە ماڵەوە داینشێ بەڵام لەوە ئەچە چوونە دەرەوەی ئەو مناڵە و دوو دنیا بینین گرنگێکی زۆر یعنی ضرورەتێکی زۆر پێویست بێ بۆ ئەو مناڵە لەبەرەوە ئێمە گرنگە بیرکردنەوەمان بیرکردنەوەکی دروستانە بێ نەک بیرکردنەوەکی ئەنانیانە بێ یعنی وەک خۆمان بیر بکەینەوە باوکێک هەیە خۆی بڕوانامێکی بەرزی هەیە ئەو مناڵی کە سعی ئەکات و لە مەکتەبا دەرنمرەی تەواو هێنێ ئەوی لا گرنگترە لەوانی تر بەڵام لەوە چێ مناڵەکەی نمرەی بەرز نێنێ بەڵام لە بوارێکی ترا ڕۆڵێکی گرنگی هەبێت زۆر جار جیاوازی لە پەروەردەکردنی دایکان و باوکان بۆ مناڵەکەیان بۆ نمونە دایکێک گەیە زیاتر خۆشەویستی مناڵەکەی بەدەست بێنێت و زیاتر بەدەمیێتی یاخۆ زۆر جار دایکەکە لێی تووڕە ئەبێت لە مناڵەکە باوکەکە خێرا باشی پێیاکات و ئاشتێکاتەوە ئەمە ئەم دوو فاقیە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر پەروەردەکردنی ئەو منداڵە بەڵێ خۆی جیاوازی بیرکردنەوەی دایک و باوک نابێتە کێشە لە پەروەردەکردنی مناڵە بەڵام تەنها لە یەک کاتە بێ بە کێشە کە دژایەتی یەکتری بکەن بۆ منە ئێستا ئێمە زۆر جار باوکێکمان هەیە هیچ عەتف و سۆزێک نییە بە مناڵەکە بەڵام بەرامبەرەوە دایکێکمان هەیە کە عەتف و سۆزیانەتێ من ئەتوان بڵێم پڕی ئەکاتەوە نەک خراپە بۆی پڕی ئەکاتەوە چونکە ئەو مناڵە یعنی وەکو لێو هەز بە ئەمانەکە لێرەوە ئەیکا بەڵام گرنگ ئەوەیە ئەو شتە لە بەرچای باوکەکانە بەڵام لەو کاتەیە باوکەکە لە مناڵەکە ئەیە ئەم دژایەتی بکە وەکو دژایەتێک باوەشی پێ بکە ئەوە هەڵەیەکی گەورەیە بەڵام ئەگەر جیاواز بیر بکەن و جیاواز پەروەردەیان کەن ئەوە نابێتە هەڵە بۆ مناڵەکان یعنی ئەتوان بڵێم لە پەروەردەکردنی مناڵەکان نابێت کێشە خەڵێکی سەرنجڕای کێشە چونکە زۆر جار هاوسەرەکان لەسەرەوەی بێ بە کێشەیان کە ئەڵێن من ئەمەوێ بەم جۆرە پەروەردەیکەم ئەو بۆ جۆرە پەروەردەیکە لە ڕاستیە خۆشیانە بێتە شەڕیانە قسەیەکی جوانە جیاوازی پەروەردەکان نابێ بە کێشە بەس دژایەتیکردنی یەکتر کێشە بەڵێ دژایەتیکردن ئەبێ بەگە زۆر جار لە بینی هاوسەرەکانە هەم بۆ مناڵەکەش کێشە بەڵێ زۆر جار جیابوونەوەی ئەتوانم بڵێم یعنی جیابوونەوەی دایک و باوک زۆر جار لەسەر مناڵە یعنی یەکێک لە کێشەکان لەسەر مناڵە خۆی بڵێ تونەڵی لەوە ئەچێکیان هەڵەتر بێ لە یەکێکی تریان بەڵام زۆر گرنگە ینی دایک کە ئەگەر باوکەکە هەڵەیەکیشی کرد تحملی بکە ینی لەو کاتەیە قسەنەکەوە پێچەوانەوە باوکەکەش کە هەڵەیەکی دایکەکەی بر تحملی بکە لەو دەقا دایکەکە نەشکێنێتەوە لە بەرچای مناڵەکانە دوای ئەتوان بە یەکتری بڵێم مناقەشەی بکەن بەڵام گرنگترین خاڵ ئەوەیە کە لە بەرچای مناڵەکان یەکتری نەشکێنەوە باش مامۆستا زۆر جار بە شاز لە شازەکان نایبنین بەرتیل پێدان بە مناڵ ئەنی بۆی مناڵ ئیشێکی بۆ بکەیان ئەو کارە دروستە بکە شتێکی تی ئەمەش کاریگەری خراپیە بێت یان زۆر جار بشکرێ با بە شازێ بەکو هەدیە بێت کاتێک کە ئەو شتەکەی کرد نەک تۆ شتەکەی پێ بکەی هەدیەکی پێشکەش بکەی خۆی پاداشت و سزا ئێمە گەرسێکین خی گەورەش پاداشت و سزای بۆ ئێمە داناوە ینی ئێمە زۆر جار کۆنتترۆڵی ئەو حەز و ئارزوانی کە هەمانە بە پاداش و سزا ئەیکەین ینی لەو پەیامە قورئانیانی کە بۆمان هاتووە یعنی بوونی پاداشت و سزا بەڕێی من نابێتە کێشە بۆ مناڵ ینی ئەگەر تۆ پاداشتێکی بیت یا سزایەکی بیت بەڵام گرنگە ئەو پاداشت و سزا لە ئاستی ئەو کردەوە بێت کە مناڵە کردوێتی بۆ منە مناڵەکە سەرکەوتنێکی ئاسایی بەدەست ئەهێنێت تۆ بچی هەدیەکی زۆر زۆر گەورەی بۆ بکەیت زیاد لە حەدی پێویست ئیسە من ئەمە زۆربەی خێزانەکانمان و کێشەمانە یان لە دەوروبەری خۆمانە سیرەکەین مناڵەکان لە شەشی ئیبتیدائیا دەرئەچێ نمرێکی بەردێنێ موبایلێکی بۆ کڕە بای دەوەرەقە ئەی باشە ئێگە لە شەشی ئیعدادیە ناچی بۆ کڕی وەنیە ئەبێ مەرحەلە بە مەرحەلە بێ یعنی وەنیە قۆناغ بە قۆناغ پێی تەمەنەکەی خۆشی پێی تەمەنەکەی خۆی بێ بەڵام واش نەکەی کە هەموو شتێ بە پێی پاداشت و سزا بێ چونکە ئێمە هەر لە ئاینیش یعنی چەندێک پاداشت و سزا کۆنتترۆلمانەکە زۆر جار خۆش ئەوانی کە خۆشەویستی خوا ئەچێتە دڵیان زۆرتر مرۆڤێکی متەقی دەرئەچن وەک لەوانی کە لە ترسی پاداش و ساشت ئەکەن بەڵام زۆر گرنگە تۆ خۆشەویستی بخەیتە دڵی مناڵەکە و بۆی کە کارێکی باش بکە زۆر جار ئێمە کە باسی کۆمەڵە بنەمای پەروەردەیەکین بۆ مناڵەکانمان من یەکێک لەو شتانی کە زۆر زۆر لە ئەکی دەکەمەوە لە مناڵەکانم ئاوە ئەڵێم ئاو بە فیڕۆمەیەن
بۆیان باسەکە مەڵم تۆ ئەگەر ئێستا ئەم ئاوە دوو پەرداخ ئاو ئیسە بڕژیت دوایی دوای جیل لەوە ئەچ یەکێک زۆر تین و بێ ئای بۆ نەمێنێ ئەو کاتە تۆ بەشدار ئەبی لەو هینەیە یعنی سیر ئەەکەم کە ئەو بیرکردنەوەی بۆ دروستەکەی مناڵ باشتر یعنی بنەمایەکی وەکو بڵێ زۆر سەرەکی هەڵ ئەبژێرێ بۆ ئەوەی کە ئەو کردارە بکە بەڵام تۆ بڵێ ئەگەر ئاوەکە نەڕژی واو لەکەم ئەگەر ئاوەکە بڕژی ئەها یعنی فەرقی هەیە خۆشەویستی بڵێن ئینسانیەت مرۆڤ دۆستی دروستکردنی ئەمانە لای مناڵ زۆر گرنگە پرسیارەتی پاڵنەر بێ بۆ چاکردن وەک لە پاداش ئەی پاداش وزداش ڕەچاو کرێ بەڵام ڕۆژانە نەبێ عین تۆ هەر ئەگەت خۆ ڕۆژانە مناڵەکە و بە پاداشدا پەروەردە بکەی ناتوانانی یعنی ڕۆژانە بڵێ گەرۆکی من نابێ بێ بە مامەڵەیەکی بازاڕیانە یعنی بەس تۆ گرنگە یعنی ئەو مناڵ و فێری خۆشویستن فێری مرۆڤ دۆستی سەیبەخان بەتایبەت لە ماڵانە دایکباوەکەم بۆی کە مناڵەکەیان هەن بن ڕۆژان نمرەیەکی باش بێنێ وعدەوەی پێ ئەگەر تۆ لەم تاقیکردنەوە دەلە دەبێنی 20 بێنی من 250 تێمە 1000 تێمە هەندێ شتێکی ڕەمزی بۆ ئەبڕێتەوە ئەمە تا چەنێ دروستە بڵێ بۆ هەموو تاقیکردنەوەی کە تۆ دەل دەبێنی من شتێکت ئەدەم بڵێ بە بەردەوامی دروست نییە بەس ئەگەر لە دەرزێکا کەس بێت تەشجیعی بکەی بۆی سعی بکە لەو دەرزەیە پاداشتێکی بەڕێی من ئاسایە بەڵام بەدائیمی ناچوو کە بەدائیمی بێت لەوە ئەچێ دوایی کە ئەو پاداشتە نەما ئەو مناڵەش سار بێتەوە لەم نێوەندەدا زۆر جادایکان و باوکان بێبەڵێنە بن لەسەر و بەڵێنێکی یابوون مناڵێ لە پۆلی شەشات و دەرچوی پاسکی لێگە شتێکە بۆکرم کەچی بۆی ناکڕێ ئەمەش تا چەند کاریگەریکی خراپ دروستەکە لە لای ئەو مناڵە خۆی هەر نەک لای مناڵ لە هەموو شوێنێکا لە لای ڕەفیق لای برادر لای دایک لای باوک بەڕای من یەک وعدی شتێکمەیە بەس کە یاد بیکە زۆر گرنگە چکە ئێمە بێ متمانە ئەبین لا یەکتری یعنی ئێستا تۆ هەر خۆت لەناو هاوڕێکان تاکەیەکی لە داوەتێکتانەکەم تۆ هەر لە خۆتۆ لە مشکی خۆتا بەتەمای ئەو داوەتەی یعنی ها بەتەمای ئەڵی شتێکی ئاوای وتووە مناڵی زۆر گرنگە کە ئەو وعدە و پیا بیبیتە سەر یعنی کە تۆ ئەڵی ئەو بم بۆ ماڵی فلان کرد ئەم شەو نایبێ بەیانی هەڵ ئەسیاڵە بۆ ئەم شەونەوە بردم ئەڵی بۆم نەکرا لە بەرەوەی ئاوا بوو لە حەقی ئەوە سبەی شەو ئەو بە ئەم مناڵەت تێ ئەگا فێری ڕازگۆی بە فێری متمانە ئەبێ بە تۆ جارێکی تر فێر ئەبێ کە تۆ شتێکی کەشی پێوت ئەو متمانی بە تۆ هەیە بە گوێت ئەکا ینی تۆ ئەگەر لەوەیە ڕازگۆبی لەگەڵا دوای شکەوتی وەرە حەقاڵێکی پەروەردەی پێ و وتە ئەمە بکە ئەو متمانی بەوە هەیە کە شتی تۆ باشە ئەیکات مامۆستا گەر یەک تۆزبینە دەرەوە لە دەرەوەی خێزان ینی زۆر جار خێزان و دایکان و باوکان بە تایبەت خانمان شۆ بەردام کە پێکەوە دانیشن گفتوگۆەکەن باسی مناڵەکەن باسی ئەمەکەن تا چەند گرنگە لە لای دەوروبەر بە تایبەت لە لای کەسێک کە مناڵی نییە زۆر وەسفی مناڵە بکەی زۆر باسی مناڵ بکەی ئەمان تا چەند گرنگە ئەمەژەر پەیوەندی بە خێزانەوە پەیوەندی بە چواردەوەرەوە هەیە کە ئاگاداری ئەم بابەتە بیت بەڵێ خۆی ئەگەر ئێمە سیر بکەین ئەگەر ئێمە هەر لە ڕۆئاینەکەەوە بیهێنین باسکردنی خەڵکی بە خراپەمە شتێکی باش نییە و یعنی هەڕەشەی لەسرە کە کاتێک کە تۆ غیبەتێکەکەی لا يخطب بعضكم بعضا يحب أحدكم يأكل لحم أخيه ئەمە یعنی هیچ گومانیتیانە باسکردنی خراپەی خەڵکی باش نییە لە هەمان کاتە وەصفکردنی خەڵکیش مناڵم یعنی بەقی خراپ وتنەکە بەڵام وەصفکردنی هەر کەسێک شتێم هەمومان مرۆڤین هەمومان شایانی ئەوین هەڵە بکەین هەمومان شایانی ئەوین کردەوەی باش بکەین بەڵام وەصفکردنی زیاد لە حەدی مرۆڤیش باش نییە هەر لە ناو یەکتریانەك لە لای مناڵە بەڕای من زۆر وەصفکردنی مناڵێک شتێکی باش نییە یعنی ئەتوانین بڵێ ئەم مناڵم ئەو صفاتی ئیجابی هەیە بەڵام ناتوانین بڵێ مناڵم بەتەواوەتی ئاوایە و باسکردنیشی باش نییە لە لای خەڵکی ئەگونجە دایکان و باوکان ڕایوێش بکەن بە کەسانی بە ئەزموونتر بە کەسانی زۆر پسپۆتر بۆ منداڵەکانیان بێگومان ئەمە ئەنی کاریگەریکی باشی بە زۆر کاریگەریکی باشێت چونکە کاتێک کە دایک و باوک گوێ ئەگرێ بۆ ئەزمموی کەسانێکی تر ئەمە جۆرێک لە دەمارگیری خۆی فڕایە چونکە دایک و باوکێک کە بیوێ هەر بە عقلی خۆی مناڵ بەخەکە ئەمە کارەساتە بەڵام کە تۆ گوێ ئەگری لەوە ئەچێ ئەو کەسە ئەزمونونەکەی خۆی بۆ تۆش نەبێ بەڵام هەر گرنگ ئەوەی ئەو دایک و باوکە یعنی مشکیان کراوەیە ئەڵێن یعنی گرنگەوەی و دایک و باوکە بەدوای پەروەردەی مناڵەکەیانەوە یعنی ئەزان کە پەروەردە بابەتێکی گشتگیرە بەڵێ زۆر باشە نووسێ بەخان هەر لەسەر و بابەتانە زۆر کات مناڵەکان بەهۆیەوەی کە دایک باوکیان داوامیکیان هەیە خۆت ئیلتیزاماتێکی تریان هەیە جاروای ئەم مناڵانە بۆ ماوەی چەند ساعتێک لە ماڵ باپیریان ئەمێنەوە یان لە دایەنگێ لە بەخچەیەکی ساوایان ئەمێنەوە ئەمە تا چەندێک دروستە خۆت ئەمانەوەیە ئەکرێت چۆن بێ کاتەکەی چەنێ بێ بۆ ئەوەی کاریگەری زۆر لەسەر پەروەردەی مناڵەکەنەکە مناڵەکە دوو پەروەردە دەرنەچێت بڵێ دایک و باوک جیاوازە و تەمەنیش جیاوازە بۆ منە ئێستا ئێمە تا تەمەنی 6 ساڵی مناڵ زۆر پێویستی بە دایکە بە تایبەتی لە تەمەنی 1 ساڵی 2 ساڵیە لە تەمەنی 1 ساڵی 2 ساڵی 3 ساڵی هەتاوەکو ئەو تەمەنی کە ئەچێتە باخچە دایک و باوک یعنی ئەگەر بڵێم
زۆریشە یعنی لە ڕۆژەکە هەر نیوێ ئەتوانێ مناڵەکە بەجێ بەڵێ بنیوەکە تری لای خۆی بێ یعنی زۆر من ئەو بە زۆریش داهانێ مێشتانی هەرە بێت 4 ساعت 5 ساعت لەو مناڵە دوور بیت ئێتر دوای مناڵە چونکە ئەو مناڵە تاقە شوێنێکی ئەمان بووی باوەشی دایکێتی بە تایبەتی لە 1 ساڵی 2 ساڵی و 3 ساڵیە بەڵام ئەمە بۆ دایک و باوک جیایە باوک ئەگەر بەیانیش تا ئێوارە مناڵەکەی نەبینێ کێشەی نییە چکار خۆی سونەتی ژیان هەروە هاتووە یعنی دایک پەروەردە کارترە وەک لە باوک بەڵام ئەو شوێنشی کە ئێمە قسەمان لەسەرەوەی ئەی کە بەجێ ئێهێڵی لای کێ بەجێ ئێهێڵی ئەو 4-5 ساعتە ئەو شوێنی بەجێ ئێهێڵی گرنگە ئەو شوێنش پەروەردێکی دروستی هەبێ ئیتر ئایا حەزانەیە ماڵی باوکێتی ماڵی خوشکێتی گرنگ ئەوەی ئەو شوێنە شوێنێکی ئەمان بێ بۆ ئەو مناڵە بنەما سەرەکیەکانی پەروەردی تیا بێ بۆ منە کەسێک نەبێ بە ترسێکی زۆر مناڵەکەی بۆ بەخێوکە مناڵەکە فەرامۆشکە داوای هەرچێکی کرد مەسەرەن ئاگای لە مناڵەکە بێ وەکو پێویست یەکێکی دیکە ینی باسمان نەکرد بێ زۆر جار خێزان چۆن مناڵی پەروەردەکە کە تۆزێک ئاجوو لە مناڵەکەی چێتە نێو ماڵێکی دیکە سەردانی دیکە لە ڕادە بە دەدایک و باوکەکە و ئەو ماڵش کە لێ من بێزارەکات چۆن پەروەردەی بکات چی لێ بکات بۆی کە ئەوە ئاجوو نەبێت لە نێو ماڵێکی دیکە بەڵێ بێگومان ئێمە خۆمان دایکین ئەگەر دایکێکیش مناڵێکی حەروکی هەبێت باشتر لەو کێشە تێگا کاتێک کە تۆ مناڵەکە و حەروک و ئەچیتە ماڵە ینی کۆمەلگەی ئێمەش بەجددی هەتا خۆیان مناڵیان نەبێت مەسەن بۆ منە تۆ مناڵێکی حەروکە هەیە کۆمەلگەکە باوەڕ پێ ناکات تا خۆی مناڵێکی حەروکی نەبێ ینی کە ئەڵێ مناڵەکە خۆی وایە باوەڕ پێ ناکەن ئەڵێن چۆن مناڵ وایە خەتای دایکێتی ئەم قسە بشەیەکەوەرە زۆر دووبارەی خەتای دایکێتی دایکی ئێڵێ وا بکە کە تۆ مناڵێکی زۆر حەروکە ئەبێ ینی زۆر بەداخەوە کە ئەچیتە ماڵە ئەو مناڵە دانانیشێ یعنی وەکو شتێکی خراپ سەیری مناڵەکە ئەکەن ئیتر ناڵن ئەم مناڵە لەو چه تاقە و توانای بەو دەرەجەیە بێت یعنی بۆ من خۆم دوو مناڵم هەیە يعني ئەوە جیاوازن یەکێکیان يعني هەر بە مناڵی ئەوە کە لە پاڵ خۆما دامەنا بە 2 ساعات جوڵەی ناکرد یەکێکیش يعني ئەوەی کە لەو بچووکترە يعني 1 دقة 2 دقة گرەو ئەەکەم لەگەڵێک ئەگەر 2 دقة توانی لەسەر هینێک دانیشێ لەسەر قەنەفەیەک دانیشێ يعني من لەوە گرەوەکە ئەبەمەوە يعني لەگەڵ کەس باش مامۆستا لە هەردوو تەرەفەکە ئەزمونە هەیەەوە بەڵێ يعني من بۆیە باسم ئەزمونی خۆشم کرد يعني بۆی کە بزانن کاتێک کە مناڵ حەروکە ئەمە خەتای دایکەکەنی يعني چکە زۆر کە ئەو قسەی دووبارە ئەکرێتەوە بەڵێ مامۆستا مسێبەکە ئەو شتانە بینی خۆی بالفعل وایە بەجددی هەمومان لەم خێزانەکانمانە ئەوەمان بینیوە جاروێت مناڵ طبیعەتی جیاوازن ئەو قسەیە ها وەکڵێ ئەو قسەیە بەتاڵە بێتەوە کاڵێ مناڵ وەکو هەویرێک وایە چۆن توانی ئەوی لێ دروستکەی بەڵام لە کۆتای مناڵش خۆی کە لە دایکە بخوانی کۆمەڵک سیفاتەکە خۆی بێگومان یعنی ئەو هەویرە مەبەستی لە کۆمەڵە شتی ترە ینی بۆ منە ئەو مناڵە تۆ دوایی لە ئەخیرا کە گەورە بێ مناڵێکی خراپەکار دەرنەچێت شتێکی ئاوا دەرنەچێت ئەویش زۆر جار ئەوەش هەر لە توانای خۆت دەرئەچێت لە فافە نیە پەروەردە یعنی من ئەمەوێ ئەوە بە خەڵکی بڵێم پەروەردە شتێکی لە فافە نیە تۆ مەسەلەن پەروەردە هەوڵدانە بەڵێ یعنی ئێمە گەر سێرین پێغەمبەران مناڵیان هەبووە کە بڵین باش نەبوون یعنی نەچوونەتە سەر ڕێڕەوەکەی خۆیان ئەمە ئیتر باشترین بەڵگەیە بۆ بەڵام مناڵی حەروک بەڕاستی مامەڵەکردنی زۆر قورسە لە کۆمەڵگەی ئێمە چکە کە ئەو مناڵە ئەجوڵێ یعنی یا یەکێکی تر لە هینە باوکان یاتی بەدەمیە بۆ ئێوە ئاجوڵێ بەڵام هەموو ئەمانەش نییە فەرقی هەیە مناڵ جیاوازە بۆ منە هەر ئێمە توانای مێشکیمان توانای جەسەدیمان هەموو توانایەکمان یەکتری جیاوازە مناڵەکانیش ئەبێ جیاواز بن ئێ باشە زۆر جار ینی من بینیمە ئەوەندە هاروواجی ئەوە ئەجوولیەکە ئەین دایک و باوکەکە زۆری ناکە لەو ماڵەیە یعنی زۆر ناکار پێڵێت دەمەکە دەدانیشت ینی هەر بە بەسیتی هەر بەردەوامە ئەو ینی بێت چی بکەنی بێت چۆن مامەڵە وڵای گرنگە دایک و باوک بەدەمەوە چوونی هەبێ بۆ ئەو مناڵە اینجا ئەو مناڵش ئەبێ بەریتە بیئەیەکەوە یعنی ئەو بیئە گونجاو بێ بۆ ئەو مناڵە من يعني من لێرەوە ئەڵێم ئەو دایک و باوکانی کە مناڵی زیاد لە حەد ئەجوولیان هەیە نابێ بچنە ماڵی 3-4 ساعت دانیشتن و بێخەم پاڵێ بن مەجبورن یعنی لەبەر مناڵەکان بچن تەنها شوێنە ضرورەکان سەردانێکی ضرور مەسەن لای نەخۆشیێکە شتێکە کەم دانیشن بۆ ئەو ماڵش بێزار نەکەن چکە تۆ مناڵی خۆتە نابێ خەڵکی پێ بێزارکە یعنی ئەوەش یەکێکە لە پەرۆ دروستەکانی دایک و باوک کە ئەو مناڵە هەم بۆ کەسایەتی مناڵەکە جوانیە مەسەن جاری وا هەیە کەسێک مناڵێکی عەجوولی هەیە بەڵام لەوە چێ مەسەن بچێت لە ماڵێک بەجێ بێ لە 6 ساعت 7 ساعت ماڵەکە لی بێزارە بن حەقی خۆشیانە چکە تۆ دایک و باوکی بەرپرسی لەو مناڵە بەڵام خێزانێکی تر بەرپرس نییە لەوە یعنی تۆ پەروەردەی مناڵەکە و لە ئەستوانەی خێزانێکی تر ئەتوانن ئەو دایک و باوکانش یعنی ڕەچاوی ظروفی و بارودۆخی مناڵەکە بکەن چکە هەموو کەسێ توانای هەڵگرتنی ئەو لەو بارەی لە سوشال میدیا ڤیدیۆیەکم بینی پورێک تەلەفۆنەکە بۆ خشکێڵێ بەخوا بێر مناڵەکان بینی هەر ئەبێ بیانین کە یان هێنێەوە نەعەجوو لە خێراڵێکی هیان بیتەوە یان بەرەوە ئەی بگومانە ئێمە زۆر جار تەحملی مناڵەکانی خۆشمان کەمە اینجا یەکێکی تر يعني با حقێکیش بین بە خێزانەکانی تر لەوە زۆر سپاس دەکەین هیچمان نەماوە گەشتێکی دیکەمە ئاماژەی پێ بکەین وەڵای من زۆر سوپاسیەوەکەم هیوادارمەوەی گوێ لەم بەرنامە و بێ سوودێکی وەرگرت بە لە پەروەردەیەکی بەچێش بێ مەخۆمان زۆر بەڵێمان لێ بینی
باشکێکمە ئینشاءڵڵا دەستی خۆش بە مامۆستا زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا نووسەی بەحسین توێژەری کۆمەڵایەتی یەخوا بەخێر بێ. خۆش بیبژی سواز بەڵێ ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتانە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینینی تامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لە تەوەری سێم بەرنامەکەمانە بەس لە پێشانگایەکی بەرهەمی خۆماڵەیەکەین کە لە هەولێر کراوەتەوە و هاوکارانیشمان بابەتێکیان بۆ ئامادەکردوین لەسەری. بەڵێ کاک دانیار لە ئێستای ئەوەی جێگەی دڵخۆشیەوەیە کە بەرهەم خۆماڵەکان خەریکە گرنگی زیاتریان پێدرێ هەم لە بابەتی خۆراک و پێداویستەکانی ڕۆژانە بیبینە هەر ئەتاگات ئەو دیزاینەکانی ناوماڵ و هەبوو بابەتای ناوماڵ دەستیانەی کە بەتایبەت دەستە خانمان خەریکین جل و بەرەک هەندێک جار خۆیانیکەن یاخود جوانکاری ناوماڵەکان خۆیانیکەن ئەم شتانە هەمووی زۆر زۆر مهمە. خەریکە ئێستا خەڵک تێگا کە ساڵانی ڕابردووتر ینی ئەو شتە جوانانەیە کەڵی ئەم ژاردو ئێستش خەریکە مۆدلی دێتەوە هەر جوان بەلای خەڵکەوە جێگی سەرڕاکێشان وە بەرهەمە خۆماڵەکانیش بێگومان کوالیتیان زۆر باشه و سوودێکی زۆریان هەیە بۆ تەندروستی گرنگێکی زیاتریان پێدرێت لە کاتی دروستکردنیان بێگومان لە یەکێک لەو بەرهەمە خۆماڵانی لە شاری هەولێر زیاتر ماستەوە بزان بابەتی شیرەمەنیە لەوێ زۆر گرنگی پێدرێت و کوالیتێکی زۆر باشە و ماستی هەولێر بەناوبانگە و کۆی بەرهەمەکانی دیکەش بە تایبەت ئەو بەرهەمانی کە لە ناوچە شاخاویەکانەوە هەنوو و دواتە دێنێ و شارەکانە فرۆشرێ و بە تایبەتی ئێستا کە لە وەرزی پاییزداین زۆرێک لە بەرهەمی خۆماڵی و شکراو هەیە ئەمە تووە گوێزە مەسەرەن مێوژە ئەمان زۆر جار لە قەدیم و ئێستاشە وەکو شەوچەرە بەکاردێنرێت و وەسوودێکی زۆر باشیان هەیە و کاتێک کە شتێکی پێشانگایەک فستیڤاڵێکی دێتە پێشەوە کە بەرهەمی ناوخۆیە و خۆماڵیە دەبینی خواستێکی زۆری لەسەرەوە قەرباڵقێکی زۆر لەو پێشانگایە دروست دەبێت. هاوکارانمان لەو بارەیەوە شاکاک دانیار زانی کە خەڵکی ئێستا چەنە گەڕاوەوە بە بەرهەمی خۆماڵی باسی ماستێ کرد. من زۆر تەلبی ماست نەبووم جاران بەس دایکم خۆی ماستێکی بۆ دروستە کردیم نەخۆش بوو لە خۆشیەوە حەزم لە ماست کرا. ئێستاشێکە بەس کەمتر لەوەر مەشغەڵەت و داوە تۆزە کێشەکە لە شارە شیرەکە دەست ناکەی شیرە ئەسڵێک ئێمەش پێشتر لە دەرەوەی شار بووین ئیتر شیری سروشتیمان چاکە بوو بێگومان ئەو کاتە ماست و شتی بۆ دروستە کردین تامێکی زۆر تایبەتری هەبوو لەوەی کە ئەمان کڕی و حەزەکەی من ئەم جارە شیرەکەی بووین پێ بڵێ بۆمان دروستکە بۆمان بێنە وەڵا زان خۆشەویستان هاوکارانمان لە هەولێر لەو بارەیەوە
چەند ڤیددیۆیان چەند ڤیتیکیان بۆ تۆمار کردوین و لە تەوەرێدا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین و پێکەوە بینەریان دەبین. ئەمە تقریبا نزیکەی 5 ساڵە ئەو ئیشەی دەکەین. خۆم و خوشکەکان من خوشکەکان هاو پێداویستی تایبەتن. ئیشەکانمان ملوانکەیە، بازنە، گوارەیە، کۆڵوانەیە، پشتێنە، ئەوانە کە دروست دەکەین. شتەکانمان لە فستیڤاڵەکان لە پێشانگاکان عرض دەکەین لۆ فرۆشتنی. باشە لە هەندێک کاتان خاستن هاوینان لە پێشانگایەکان لۆمە زۆر باشە کە بەردەوام ڕۆژانە 3 ڕۆژ بەشداری دەکەن لە پاکستانی عەبدوڕەحمان. لەوێن دەر زۆر باشترە لۆمە، خاستن هاوینان زۆر باشە. بیدایەت لە یوتیوب تەمەشامان کرد، حەزمان چووە ئیشەکەی، دوایە وردە وردە دەستمان پێ کرد بە بازن بە ملوانکە، وردە وردە شتەکانمان گەورە کرد. نرخەکان بەپێی ماندیبوونی شتەکانە، بەپێی گرانی شتەکانە کە دەیکڕین. ئەوانە کە ملوانکە و بازن و گوارەنە تقریبا لۆ نیو سعاتی پێویستە تا دروستی دەکەی، بەس تێکراوی ڕەنگەکان تۆزە کاتی پێویستە، ڕەنگ ئەتا ڕەنگ دەیگونجێنی کاتی پێویست دەبی. ئەو ملوانکانەیە ئەوانە دەدەقیان پێویستە ناسکە، شتەی ناسکە، خاصن لۆمەداران ئەوانە زۆر بەکار دێتن. دەتوانی بە ئاسانی فێربی، بەس ئەگە حەزی لۆ ئیشەکەی هەبی. بیرۆکەی خۆمان زۆر هەبووە، بەس تەمەشای یوتیوبیش کرایە و فێرکاریمان تەمەشا کردیە. پێویستمان بە فستیڤاڵی زۆر گەورەتر هەیە، زۆر پێشانگا شتی وا بکرێتەوە کە خەڵک بناسی لە ئەوەی شتەکانی مەش بفرۆشرێتن. سەردانیمان دەکەن بەس بەو دەرەجەی نەبوو. قسان دەکەین خەڵک دەرێت زروفی ئێستا خۆش نییە. ناوەڵە نرخەکان زۆر زۆر هەرزانن، لە 1000 دەست پێ دەکات ئاخر گرانەکەی 25. ئەگە شتەکان بەردبی و ئەسڵیبی. کراوەکە نرخەکەی 10,000 زۆر زۆری تقریبا ڕۆژەکی دەخایەن لەلانی کەمەوە توکە تا فێرکاری دەبوو، فێر دەبووی دەرزی داوت دەگرت، زۆری وەخت دەویست. سەرەتا کاری هەنگاوانی کارێکی قرس و گران لە هەمان پیزا کارێکی پیرۆزە. پرسیار ئەکرێت چەند جۆر هەنگوێن هەیە، پرسیار ئەکرێت جۆری هەنگوێنەکان چین، پرسیار ئەکرێ بە چیە بزانین هەنگوێن ئەسڵە. ئەمە پرسیارێکی ڕۆژانەی خەڵک و کڕیارەکانمانە، بە تایبەتی لە کاتێکا فستیڤاڵ و پێشانگای هەنگوێن ئەکرێتەوە. ئێمە هەنگوێن جۆرێکمان هەیە، ئەم شانەیە، ئەم تەختانەی بۆ حازرەکەین و لە ناو هەنگەکە دایەنێ. پێڵێن شانە خڕ و شانەی سروشتی، ینی هەم شانەکە هەم هەنگوێنەکە بەمەرجێک. ئەمە هەر شانەکە سروشتیە، بەڵام باشتر وایە لە ناوچەی شاخاویە بێ. پاشان جۆرێکی ترمان هەیە، ئەم جۆرەیە. ئەم جۆرەیان ئەساس نانی بۆ دانێ، نانە هەنگ پێڵێن مێو. ئەم مێوەی بۆ دانێن، ئەم تەلانەی تێیەکەین بۆ ئەوە بیبەسێتەوە، چونکە قورسە ئەکەوێت. هەنگەکەی ئیشەکە و هەمان هەنگوێنە، بەڵام ئەم شانەکەی مێوی بۆ دانراوە. پاشان جۆرێکی ترمان هەیە، هەر هەنگوێن ئەمەیە، هەمان هەنگوێنە، بەڵام ئێمەین بە جیهازێک کە پێڵێن فەرازە پاڵاوتن، ئەم سەرپۆشەی لێ ئەەکەینەوە، پاشانێکین ناو فەرازەکە پاڵاوتەیەکە ئەبێ بە چیە بێ بەم هەنگوێنە پاڵاوتە. ئەمە پێڵێن پاڵاوتە، بەڵام هەمان ئەم هەنگوێنە و ئەوە هەمان هەنگوێنە، بەڵام جیاوازەکەی ئێمە شانەکە سروشتیە.
لە نرخە یەک نرخن ئەمەیان جیاوازترە لە نرخە ئیسە ئەمەیان جیاوازترە کەمێک هەرزانترە بە حکمیی مێوەکەی بۆ دانراوە ئەنا ئەمەیان هەنگێک لە ناو دارە ئەبڕێیا لە ناو شاخێکە هەنگ ئەبڕێت وەک ئەمە وایە ئەمە پێڵێن شانە سروشتی ئەمە هەر هەنگوێنەکە سروشتیە مێوەکەی بۆی دانراوە بەڵام ئەمەیان هەم سروشتیە تەواو چونکە ئەمە شیلێ ئەم شانانەیە چۆن هەنگوێن بناسرێتەوە ئەمە پرسیارێکی ڕۆژانەیە ئەکرێ من ئەڵێم هەنگوێنەوەی ناسین کە بزانی هەنگوێنێکی باشە هەنگەوانەکە ئەزانێ لەکوێ پەروەردەی کردووە چۆن پەروەردەی کردووە هەنگەوانەکە نەبێ کەس نازانە هەنگوێنی ئەسڵ پەروەردەکەی هەنگ ئەبێ لە ناوچەیەکی شاخاویە بێ کەوتی ناوچەی شاخاوی و کوێسان و نیمچە کوێسانمان هەیە نیمچە کوێسانەکان زووتر هەنگوێنەکەیان پێگال لە کوێسانەکان ئەگەر هەنگ لە ناوچەیەکی شاخاویە بێت هەنگوێنەکەی سروشی تەواو سروشتیە بۆ لەبەر ئەوەی گوڵی شیلەی گوڵە خۆڕسکەکان ئەمژێت ئەمە هۆکاری هەنگوێنی سروشتیە بۆیە خوای گەورەیژە فەرمێ ئێمە وەحیمان کرد بۆ هەنگ لە شاخەکان لە شاخەکان ماڵ دروستکەن پاشان لە دارەکان ئەمجا ئەمە هاتووە کە ئێمە پەروەردەیەکەی بەدەست پەروەردەیەکەی ئەمجا یەک تێبینی تر خەڵک هەنگوێنەکەمان بیخینە سەلاجە بیکەینە مجەمیدە ڕجا ئەەکەم بە هیچ شێوەیەک لە ڕووی زانستیەوە هەنگوێن نابێ بکرێتە ناو مجەمیدە بە هۆکاری ئەوەی کە بەستی هەنگوێن پێکهاتەکانی لەدەست ئەدا کە پێکهاتەکەی لەدەستدایە ئەنی تۆ شتێکە ئەی خۆت هیچ سیفادەیەکی نییە با هەنگوێن بە مجەمیدە تاقی نەکرێتەوە لەسەر سیقەی هەنگەوانەکە تاقی بکرێتەوە تاقیگەیش ئەمە ئەسەلمێنێ تاقیگە بەداخەوە نە لە هەرێمی کوردستانە لە عێراقە تایسە نییە ئەبێ هەنگوێنەکانمان بڕوات خەڵگەی با بۆ وڵاتە ئەوروپیەکان لەوێ تاقیەکەن و ئێمە ساڵانە لە مۆتەمەری هەنگەوانانی عەرەبا بەشدارین سپاس بۆ خوای گەورە لە دوای ئینتیفازەوە کە ئێمە کراوینەتەوە بەڕووی عالەما هەموو ساڵی هەرێمی کوردستان پلەی یەکەم بەدەستێنێ لە کۆنگرەی هەنگەوانانی عەرەبا سروشتەکەمان باشە ئێمە چوار وەرزەین لە ئەوروپا یەک وەرزە ئەبینی ساڵ 12 مانگ بارانە بەڵام لەلای ئێمە چوار فەسڵەمان هەیە هەم گوڵی بەهارەمان هەیە هەم گوڵی هاوینەمان هەیە هەم گوڵی پاییزەمان هەیە یعنی لە سێ وەرزەکە هەنگی ئێمە شیلەی گوڵەکان نەمشێ هۆکاری ئەوەیە هەنگوێنی هەرێمی کوردستان لە هەڕووی هەموو شتێکۆ پێکاتەیەکی باشی هەیە ئەوەی کە پێی ئەوترێ بۆ نەخۆشی بەکارێت خۆ هەنگوێن هەر هەموو شیفاایە بەڵام ئەوەی کە ئیمڕۆ کردوێتی بە سەرچاوی ژیانەوەی ئینسان یا بۆ نەزۆکی ئافرەد یا بۆ جنسیەتی پیاو ئەوە پێڵێن غیزە ئەمەلەکی غیزە ئەمەلەکی ئەبێ لە ناو هەنگوێنە تێکەڵ بکرێ چونکە ئەگەر بەتەنیا تۆ بتەوێ ڕۆژانە غیزە ئەمەلەکی خۆی سەرفێکی زۆر ئەوێ چونکە غیزە ئەمەلەکی بەتەنیا ناخورێ لەش تووشی مزاعفاتەکە گاتێ تووشی کرد دایمە داوای ئەکالێ ئەبەر ئەوەی تێکەڵ کرێ ئەویش لە ڕێگەی پزیشکیوە ئەبێ پزیشکی مختص تایبەت کە بەڕۆکەکان بتوانێت ئەوە بۆ تۆین بەڵام ئەگەر بتەوێ بەدایمی تۆ غیزە ئەمەلەکی لەگەڵ هەنگوێنە بخۆی ئەبێت دەغران بۆ ناو کیلۆیە تێکەڵێکی تەندروستە بیخوا بەڵام بۆ ئافرەتێک مناڵی نابێ یا بۆ پیاوێک توانای نامێنێت غیزە ئەمەلەکی تێکەڵەکرێ بە هەنگوێن هەرچەنە بخۆی زەرری نییە هەرچەنە بخۆی هەنگوێن زەرری نییە من ساڵێ هەنگوێن مفرۆش بە پیاوێک لە سلێمانی حاجی عومەری ئاروزەری نازانم لە ژیان ئاما بەیانە ڕەحمەتی خوای لێبێ وتم کاک حاجی من کاتێ ئەم هەنگوێنە تەواوەکەی مناڵەکان زۆر هەنگوێنە خۆن وتی کوڕم تۆ تەمەنی مناڵە ئەم باشی 15 ساڵ لەمە و پێشوی بەوەکەم وتی هەرچەنە بخۆن زەرری نییە ڕاستەکە هەنگوێن هەم خۆراکە هەم دەوایە هەم خۆراکە هەم دەوایە ئیسا پێم سەیرە خەڵک مناڵەکەی نەخۆش هەنگوێن ڕاستە گرانە لە وڵاتی ئێمە ئەزانی هۆکارەکەی چیە هۆکارەکەی داهاتمان نییە هەر کاتێک داهات کەمتر بوو شتەکە گرانە لە هەموو وڵاتێکە کاتێک گەنم لە شەڕی ئۆکرانیایە گەنم گرانەوەیانی کەمە بۆیە گرانە بێ ئەگەر ئەمە زۆر بێ لە وڵاتی ئێمە نرخەکەشی هەرزانە بێ ئەمە شتێکە لە ناو خەڵکە زۆر بەداخەوە ئێمە هەنگەوانین ئیسە ئەبینین و ئەبیسین من خەڵک پێوتم هەنگی دار ئەبڕێت ئەمە گرفتی خەڵکی ئێمەیە خەڵکی ئێمە نازانێ ڕادەی ڕۆشنبیری لە ناو پیشەکە کەمە
یعنی ناحەقی خەڵکیش ناگرم ئەمە نە هەنگوێن هاتوو فرۆشراوە بە ناوی هەنگوین و هەنگەوان و خوڕکراوە بە سەرێمەی هەنگەوانە ئێمە ئەم بەرهەمە جوانەیەنی لێرە خەڵک بە چاوێکی کەم سێری ئەکاوازیانە هەمووی ئێرانە من ناڵێم هەچی هەنگوێن هاتۆتەم فیستیڤاڵە هەمووی باشە و ناژڵێم هەمووی خراپە ئەم خەڵکی ئەمە ئەوەیە من هەنگەوانێکم لە ناوچەیەکی شاخاوی هەنگم داناوە بڕوانە با ئینسان بە عاقڵانە بیرکەێنێمە ئەم هەنگم داناوە لەوێ لە ناو سنووقێکایە بۆ نمونە ئەڵێم ئەمەم داناوە لە ناو هەنگەکە هیچ شتێکم بۆ دانەناوە هیچ شتێک شانەیەکی سروشتی لە 100% خۆی دروستی کردووە پێم ناڵی کاکی کڕیار کەس وەرەقەیەک یا 120,000 دەی بە هەنگوێنێک لە ناو دارە هەنگەکەی من 50 مەتر دوورە لە هەنگەکەی بەڕێستەوە کە لە ناو دارێکایی بڕێ خۆ ئەگەر قەرار بێ من شەکرم بۆ ئەمەدانا بێ خۆی نەکەی ئەو بەڕێزیژە شەکرەکەی خواردووە خۆ ئەگەر قەرار بێ خۆی خۆراکی پیا کرد بێ هەنگەکە خۆمەی منیش لەو لە وەرگا دروست بووە ئەی خێرە ئەم 120,000 و 150,000 ئەمە بۆ نیوەی بۆ خۆ هەڵکێشانە نیوەی بۆ بێمتمانەی هەنگەوانەکان و خەڵکە متمانە نەماوە ئەوە نەغەش کراوە خەڵک متمانەی نەماوە زۆر بەداخەوە ینی بەداخەوە متمانە کەم وەتۆ لە ناو خەڵکە هەم لە کڕیارەکە هەم لە هەنگەوانەکە. پێشانگایە کە 3 ڕۆژ بەشداری بووم لەم پێشانگایەکی بەڕاستی خۆش و یعنی هەموو بەشداریان کردی بوو لاو پێشانگایە پێشانگایەکی کوردەواریە ئێمە بە هەنگوێن و بە گوێز و بە کەشک و بە تایبەت بە خواردنی کوردەواڵەکان بەشداری کرابوون ڕۆژ بە ڕۆژ یعنی خەڵکەکە زیاتر دەهاتن ئێمە بە قاوەی کاشێفەمان بەشداری کردووە قاوەیەکی تایبەتە گرنگی قاوەکەی بەڕاست قاوەکی زۆر بە سوودا ئەوەیە سروشتیە بێ شەکرە قاوەی تام قەزوان و خڕنوبی پێ دەڵێن قەزوانەکە لە شیر و خڕنوب دروست کراوە شیری ئەوەشی تێداوە بە زۆر تایبەتە بە نۆخۆشی شەکرەی لە بۆ شەکرە باشە لە بۆ کۆلۆنی زۆر باشە خەڵک بۆ ئەوانە زۆر تایبەت دەیبات ئەوە زۆر هەشش دەرێت زۆر تامەکەم پێخۆشە و سروشتیە کە ئەوانەی کە شەکریان هەیە بە تایبەتی زۆر ئەوان بەردەوام دەیکڕن ئێستاکەش لەم پێشانگایە ئەمڕۆ ئاخی ڕۆژە ئەوانی کە بەشداری دەکەن هیوادارم یعنی ئەو قاوەشمان تەنها لە مارکێتەکان بەدەست دەکەوێت بەرهەمی خۆمانە قاوەکەی جیاوازەکەی لەوەیدایە کە قاوەی قەزوانە هەم بە خۆمان دروستی دەکەین بەرهەمەکە بە خۆمانە تایبەتەکەی لەوەیدایە کە لە بۆ نەخۆشیەکان زۆر باشن هەم لە بۆ زەعیفی هەم لە بۆ کۆڵۆن هەم لە بۆ سوکەری لە بۆ نەخۆشی تریش زۆر باشە ئامادەکەی زۆر ئاسانە ینی ئێمە ئێستا ئەوەکمان لەگەڵدانایە کارتێکمان لەگەڵداناوە ئەوانەیشی کە نازانن ڕێک کەوتکێکی تێدایە کەوتکێک و کوپێک ئەوەی بسکۆلانە تێدا یەک بە یەک تی دەکەی یەک ئاو کەوتکێک ئەو قاوەی تێ دەکەی ئێمە لە هەورامانەوەچین بەشداریەم فستیڤالەکەین بەڕاستی دەستخۆشییان لەکەین دەستخۆشی لەو ستافە بە ڕێزەکەین کە هەڵساون بەکردنەوەی ئێمە فستیڤالە ئێمە بە وشکە و بە تەمەرند و بە ڕۆنی کوردی و ڕبانە و بەو شتانەوە بەشداریمان کردووە ئەمە تەمەرندەکەمان ئەمە قەیسی خۆمانەیە ئەمەشیان هەنارە ئەمە هەنار ئاوەکەی لێگرین ئاوەکەی لێگرین و ئاوەکەیەکەین بە هەنار و سرکەی هەنار و دانەکەشی یەکەین بە تەمەرند ئەمە تەمەرندیەکان بە شێوازی مرەبایی دروزەکرێ بەڵام ئەم جیاواز لە مەسە مرەبا شەکری تێکرێ ئەم تێ ناکرێت ئەمە توانی زیاتر ئەگەر شیرین بوو سرکەی بۆ بەکاربێنی بەس ئەمەیانی خۆمانیە بە ئەمە تەمەرندیە ئەمە خۆمان دروستی ناک ئەمە گێلاسە گێلاسی خۆمانەیە حیچ هەمووی هەر وەکو یەکە چۆن مرەبا دروزەکەی بۆ شێوازەش تەمەرند دروزەکەی بەڵام ئەگەر بتەوێ مەسەر تجویز ئەتوانی سرکەی بۆ بەکاربێنی ئەمەش هەڵوژەی خۆمانەیە هەر خۆی ترشە هەڵوژەی خۆمانە
ئەوەش گوێزی هەورامانە گوێزەکە گوێزی هەورامانە و مەسەل هێناومانە فەرقی لەگەڵ گوێزی شوێنی ترا ئێستا فەرمو خۆ هەر سێریکە لە ڕنگ و لە تامیشا لێی بخۆ ئەزانیت تام و ڕنگ و تامەکەی مەسەل لە تام و چێژە جیاوازی هەیە لەگەڵ گوێزەکانی ترا ڕۆنەکەیشمان بەڵە هەر بە هەمان شێوە ڕۆنێکی جوانە هێناومانە ڕۆنێکی کوردیە بەڕاستیانی هەچ کەس تا ئێستا کەس گلەی نەبوو لەخوا بە زیاوی لێمان ئەوە توی هەورامانە ئەوە سرکەی هەنارمان هێناوە لەگەڵ خۆمانە دۆشاوی تومان هێناوە بنێشتی کوردیمان هێناوە ئەمە بنێشت کردومانە بە حەبیش طبعا ئەمە ئی خۆمان نییە بڵێن هەورامە فەرقی نییە هەر سنووری هەورامانە هی بۆین برادێک بۆمان دروزەکە ئەمە بە ڕۆنی ڕەشکە تێکەڵ یەکات و ئیەنین وەکو دەرمان بەکاریەت. سوودەکەی ئەوەی لە ڕووی مادیەوە پارەیە کە ئیسفادەی لێ بکەین و ئاشنا بوونە بەناو کۆمەڵگادا زۆر دەستخۆشیمانێکەیە لایەن ئافرەتان لایەن پیاوانەوە تەنانەت لایەن دوکاندارەکانەوە شۆ داوامانێکرا کە بە شێوەی جملە پێیان بفرۆشین ینی ئیشان لەگەڵدا بکەن و لە ڕێی پێی جۆش داوامانێکرا پێیژمان هەبی و داوامانێکرا کە دروستکەین وە تقریبان 4 ساڵ دەستم پێ کردووە من خەریزم کە تەخەڕوجم تەعین نەبووم هەر لە ماڵ بووم سەرەتا هیچ شتێکم لێ نەدەزانی بەس دوای لە ڕێی پێجەکانەوە کە تەماشام دەکرد لە فەیسبووکە لە یوتیوبە سەبر بە هەرم لە تەماشام دەکرد و کە لەوان بخۆم کە تەماشایم دەکرد ڕاستە شتێک بەس کە دەستم پێ کرد بەعزە شتێک دێن و ماڵ بخۆم بیرۆکەم دۆ دێ بەڵێ بیرۆکەی خۆم تەنانەت لە بازار کە شتێک دەکڕم فکرم هەیە شتێک لێ دروستکەم کە دێنە ماڵ بەناو عیشکە دروست دەکەمەوە تەبعاً دەستخۆشی دەوروبەرەکانمە کە سوکارەکان خوشکە برام نەفەرە نزیکانی دەست خۆم نزیش خۆم کە دەستم پێ کرد دەستخۆشیان لێکردم کە بەردەوامم لەسەری شتەکانم جوانە ئەو تەشجیعانەوە لێکردم کە بەردەوام ناتوانیش وازی لێ بینم ئێستا ئەوە تقریبا ئەوانە هەتا فێر بووم کە ئەو نیشتانەوەی ئەوانە زۆری پێچوو چکە من پێشتر ئیشم دەکرد کە ئێوانە داتم و مادوم زۆر ماراقم و کە فێر بم تقریبا مانگە هەدەی فێر بم کە ئێستا ئەگە شێخ ملوانکەکەم دروستکەم ئێستا لەوانێ بە سەعاتێک دروستیکەم پار لە بەشداری دەورەکەم کرد تی بیرۆکەی خۆتان بیرۆکەمە ئەها چەند 6 ئافرەت بووین کە جێیەکی بچووک ئەگە منەزەمەک بوو ئەگە بەس بای ساڵێک ئەو جێ پارەمان بدا ئێمە دوکان هەر یەکەوتشی خۆمان من بەکاری دەستی خۆم ئەو بە جلوبەرێک ئەو بە قاو فرۆشتن ئەو بە گوڵ فرۆشتن جێیەک تایبەت بە ئافرەتان کەینەوە پاڵتو شتێکمان هەبی لە ڕووی مادیەوە دەتوانین پێ پارچێ گەورەترم دروست کردووە یعنی برادر هەبوو داوام کرد تەنانەتی برادرم هەبوو شتێکەی کە لە پێی چێلۆم دەنێ دەتوانین دروستکەی بەس شتەکان بەدەستکەوی دەتوان دروستکەوە بەڕێزم ئێمە وەکو پرۆژەی ڕامی فارم تاکە پرۆژینە لە ساست کوردستان و عێراق موادی فرێش بەرەمدێنین ئێمە 800 مانگای هۆڵندیمانەیە ڕۆژانە نزیکی 15 تەن بەرەو سەر شیری فرێش بەرەمدێنین ئێستا عالیە بەرامەکانمان ماستە پەنیرە کرێمە لبنەیە جبنەیە پەنیری سەرکە کوردی ئەم وادانە بەرهەمدێنین ڕۆژانە ئەو پرۆژە لە 2009 بەرهەمی ئینتاوە دروست کراوە بەس لە 2021 دەستمان بە ئینتاجکردنی موادەکان کردو و هێناومانە بازە تاکە کۆمپانیان دەتوانین برێن تاکە شەریکەین یان تاکە پرۆژەی موادەکانمان فرێشە شەریکاتێکەیە لە کوردستان بەس شیرەکانیان تۆزە یعنی ئێمە شیرەکانمان فرێشە مواد ئاویزەی تێدا نیە شیری فرێش شیری ماگای فرێش بەرەمدێنی یعنی لەخوا بە زیابی تا ئەو دقێش خەڵکێکی زۆر بەرەو پێشەوە هاتووە یعنی خەڵکێکی زۆر سەردانمان دەکات دەستخۆشیمان لێ دەکات چکە خەڵکی واقعی بێزار بووە لە ماسی تورکی و تۆز و ئێرانی وانە خەڵک عەزی لە موادی ناوە خۆیە عەزی لە موادی فرێشە یعنی خەڵک ئێستا بێزار بوو لە ماسی تۆز کەس نازانێت ماسە لە چ دروستکەوە موادەکانی هەموو فرێشن یعنی بە خەڵکی جوړا دەگەینی بڕۆ لەمە نزیکە لە سلێمانی لە هەولێر لە دۆک لە 1500 مارکت داخلین بۆ لە هەر مارکتێک عەدەدە شیر بە لە تاقیگە فعسکە گە 100 مواد ئاویزەی تێدا بوو 100 مواد تۆزی تێدا بوو ئەمە ئامادەینە بۆ هەم لێپرسینەوە چکە موادەکانی مە فرێشن 100% خەڵک زۆر عەزی بۆ بابەتانەیە عالیان 28 ئایتممانەیە عالیان 28 ئایتم بەرەمدێنی بەس ئینشاڵڵا لە ماوەی 2 ماکسێمانش کە تا 7 ئایتم 8 ئایتم دەڕۆین بابەتی سەرەکی مە شیرە شیرەکەمان لە ناو شیری ڕامی فارم لە ناو شوشەیە شیرەکە لە ناو شوشەیە شیرەکە فرێشە خەڵک زۆر
تا مزرۆ شیرێ یعنی ئینتا ڕواجی زۆری لەسەر شیرێمان لە ڕووی نرخۆ دەتوانانی مناسبە یعنی سعری زۆر گرانیە برێگران بی خەڵک پێی نەکرێت سعرەکانی مناسبن ئالیەن لەو دقەیە 110 کارمەند بەس لەناو پرۆژەکەیش دەکا بێزگە لە وەکالەی هەولێر و دۆک سلێمانیمان لە لقەکانی هەولێر و دۆک سلێمانیمان نیسکەی 170 کارمەند ئالیەن لە پرۆژەی سوودماندا. وڵا برنجی کوردی ئەمە برنجی خۆمانە لە گوندی کەونەباک لای ئاکرێ برنجی عەمبەر دەچێنین و شەژمانجی و تەعالف و بە هەموو برنجی خۆمانی خۆشترە لە ڕووی سروشتیوە بەتامترە لاوی بەلێ ئەوە خۆشترە ئەوە بە دوونیوە و ئێستا و برنجەیە ئەومانمای بە دوونیوە نا سعری مناسبە ئەو شەژمانجیەکە بە 3000 مەفرۆش بەس خلاص بوو ئەو عەمبەرەکە ئەوە عەمبەرەکەیە ئەمبەر بە 4.5 بەلێ عەمبەرەکەمان ببوونە ی خۆمانە ئەو شەو لێم کردی برتم لە دولێجان لە ئاشی سەلیمی لێم کردیە ئارە وڵا برنجی خۆمانی و خۆش وڵا باش ینی لێرە بەدەست ناکەی عەمبەرەکەم خلاص بوو شەژمانجیەکە خلاص بوو بەس ئەوە مایە ئەو دوونیوە مێوژمان هەیە مێوژی خۆمانی مایە لەگەڵ ئەو برنجی ئێستا لە مالی هەمانە بەس دوورە بادینان دوورە تا بچم بێمەوە نامینێ نەخۆ هەمووی دەفرۆشە ئەگەر لام باە هەمووی دەفرۆش. بەڵازان و خۆشەویستانمان بەم شێوازاتنە کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ بە یارمەتی هاوکارانمان سەرجەم بڕگو بابەتەکانمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خوا ئاگدارتان.